بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پەیام لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و لێکەوتەکانی و ئامانجیم هێرشانە چییە؟ ئایا تەنە لاوازکردنی ئێران یاخود گۆڕنی ڕژێمی ئێرانە و کاریگەریەکانی چی دەبێت لەسەر عێراق لەسەر ناوچەکە و وەڵامی ئێرانیش ئایا چی دەبێت؟ لەسەر ئەم پرسانە دەوەستین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا کانجاف شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆ، هەروە لە هەولێری شەوە دکتۆر سامان شاڵی مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی و شارەزای کاروباری ئەمریکاشە. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستەکان بەخێر بن لەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێز بزانم لەسەر هێرشەکەی ئیسرائیل کە لە دوێنێ لە شەوی ڕابردووە دەستی پێ کردووە، فەرماندە سەربازیەکانی بە ئامانج کردووە بنکە ئەتۆمیەکان، زانایانی ئەتۆمی، هەروە سیستەمی بەرگری ئێران. خوێنەوەت بۆچیەوە بۆ لەم تەوقیتەداوە ڕوویدا پەیوەندی بەو دوو مانگەەوە بوو کە ترامپ باسی دەکرد دوو مانگیاندا نابوو بۆ ڕێکەوتن؟ بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەرانی بەڕێزیش. طبعاً کۆمەڵە هۆکارێک هەبوو، یعنی یەکێکیان لەو هۆکارانە توانین بڵین دانانی ئەو سنوورە کاتیە بوو کە لەو نامەیەی کە ترامپ ناردەبووی دوو مانگ لەمەوە پێش و ئێستا مۆڵەتەکەی تەواو بووە. هۆکارێکی دیکە توانین بڵین فشار خستنە سەر ئێرانە بە تایبەتی لە ڕەوەندی دانوستانەکانە 5 گەڕی تێپەڕانەوە چاوەڕێ بوون لەم چەند ڕۆژەی داهاتوو لە ڕۆژی یەکشەممە گەڕێکی تازە لە دانوستانەکان دەست پێ بکە، ئەوەی کە زیاتر تقریبان نزانراو بوو گەیشتنی ئەم دانوستانانەیە بە شێوەیەک لە شێوەکان بە بنبەست، چونکە ئەمریکا داوایەوەیە کرد کە پیتاندنی یۆرانیۆم بگاتە ئاستی سفر و ئێرانیش لای خۆیەوە هەر لە ڕێگەوە پێشەوەی کە بڕاتە ناو دانوستانەکان ئەمەی ڕەت کردبوویەوە و باسی لەوە دەکرد کە ئەم پێشنیاری نوێی هەیە تەسلیمی ئەمریکیەکانی بکە. بۆیە ئێستا لێرە توانم بڵێم ئەمریکا لەگەڵ ئیسرائیل دابەشکردنی ڕۆڵێکیان بۆ هەردوو لە دابشکرد بەسەر خۆیانە لەلایەکەوە گورز بەکارەهێنن و لەلایەکیشەوە باوەشەکەنەوە بۆ دانوستان. طبعاً ئامانج لە وەشاندنی ئەم گورزانە لە ئێران لەم کاتەی کە چەند ڕۆژێکە لەوانەیە بۆ نمونە ئێران چاوەڕێەوە بوو بێ خۆی ئامادەکە بۆ دانوستانەکان و وەزیری دەرەوەی ئێران چەند وڵاتێکی ناوچەکە گەڕاوە، هەتا چەند وڵاتێکی ئەوروپیش گەڕاوە. بۆیە تا ڕادەیەک ئێران مەشغوڵ بوو بە ئامادەکردنی وەڵام بۆ دانوستانەکان و پێشنیاری نوێ بۆ دانوستانەکان. ئەمە بە هەلزانرا و لەلایەکیش دوومانگەکەی ترامپ تەواو بوو نەئەکرا بەبێ وەڵام ئێران هەروە تێپەڕێ. بۆیە هەم گورزەکە وەشێنرا و هەم ترامپیش چەند جارێکە داوای کردووە کە ئامادەی دانوستانەکان هەن و حتا داوای لە ئێران کردووە کە مێزی دانوستانەکان جێ نەهێڵێ. طبعاً ئەمەش ئامانجی خۆی هەیە. ئێران سەرەتا وەکو لە نوقتەی هێزەوە ئەچوویە سەر مێزی دانوستانەکان و ئەگەر سەرنجی وتارەکانی عەباسی عراقچی وەزیری دەرەوە بدەین زۆر بە توندی پێداگری لەسەر مافەکانی ئێران نەکردەوە و ئەیوە دەرکیز ناچینە ژێر فشاری زلهێزەکانەوە. و لەم لاشەوە ترامپ زۆر بە چۆنەڵێی ملهوڕانە یان بڵین لە خۆباییانە باسی لەوەی دەکرە بێ ئێران یۆرانیۆمەکەی بگەێنێتە ئاستی سفر و بۆیە ئەم ململانیە وازەح بوو کە لە گەڕی شەشەمی دانوستانیش ناگەیتە هیچ شتێ. بۆیە هەوڵدرا لە بەرەبەیانیەکی ڕۆژی جومعەیە ئامادەکاریەک لە وەسەتی دانوستانە فرسەتێک بووە کە هێنرا و گورزێکی بەڕاستی کوشندەشیان لە ئێران داوە. ئەوەی جێگەی سەرنجە کوشتنی ئەو هەموو فەرماندە سەربازیەیە و جواب نەدانەوەی سیستەمی بەرگری ئێرانە و هەتا ئێستاش تقریبان بە شێوەیەک لە شێوەکان ئێران لە وەڵامدانەوەیە کەمێک ئارامە یان بڵین بێتوانە کراوە یان خۆی وای کردووە. ئەمانە کۆمەڵە بابەتێک نەگەری شەڵا دواتر دوانیمان باسییان لێوەکەین. بەڵام ئامانجە سەرچێکەوەیە ئێران ملکەچ بکەن بۆ مێزی دانوستان و زۆرترین ئیمتیازی لێوەرگرن و ئەوەی کە ئەیانەوێ بەسەری بسەپێنەوە. سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاکتۆر، سوپاسی ئامادەبوونی بەڕێزیشت دەکەین. بەڵێ کاکتۆر دواتر دەینەوە خزمەتی دەنگکەی باش پێناگە. مامۆستا سەبارەت بە ئامانجگرتنی ئەو هەموو سەرکردە سەربازیە ئەوە غەرقێکی ئەمنی بوو بۆ ئێران، ینی ئەو هەموو سەرکردە سەربازی لەرزە لە سوپای پاسداران لە بەرگری لە بواری ئاسمانی وەزانای ئەتۆمی بنکە ئەتۆمیەکانی خۆی لە ڕاستیا پێشبینی کراو بووە. من هەتا دوێنێ لە چاوپێکەوتنم لەگەڵ کەناڵێکی دیکەش پێشێرشەکان باسم لەوە کرد کە یەکەم ئامان سەرکردە سەربازیەکانە بن بە سەرنجدان لەم گەڕەی بڵین دوای 7 ئۆکتۆبەر کە لە غەزەوە دەستی پێکرد سەیرەکەی سەرنجێکی زۆر لەسەر
سەرکردەکان بووە بۆ ئەبینین ئیسماعیل هەنیە لە تاران و لە ڕۆژی دوای دەست بەکاربوونی پزیشکیان ئەکرێتە ئامانج لە حیزبوڵایە کەسی یەکەمی ئەو چۆنەڵی بزوتنەوەیە بەڵێ دەکرێتە ئامانج لە ئێرانیش ئەمە با جۆرێک لە جۆرەکان پێشبینی کراو بوو لەبەر چەند هۆکارێ یەکەم کاتێک کە تۆ سەرکردەی هەر ناوەندێکە کوژی یا لە ناوی ئەبەی یا بێ کاری ئەەکەی ئەو ناوەندە بە جۆرێک لە جۆرەکان تووشی شڵەژانەوێ ناوەندی بڕیاری خێرای لە دەست دەرەچێ بۆیە سەربازی لە ڕووی سەربازیەوە فەرمان وەرگرتن وەڵامدانەوە لە کەسی یەکەم ئاسانترە و زیاترە و خێراتر خاوەن دەسەڵاتێکی بەهێزترە ئەتوانێت زووتر بڕیار بدا بۆیە لێرە بڕیاری خێرا ئەکوژی و ئاژاوە ئەخەیتە ناو چۆنەڵی شانە سەربازیەکانەوە ئەمانە هەموو ئەکا کە کەسی یەکەمی ئەو شوێنانە بە ئامانج بگرێەوە خۆشی یەکلایی کردبوویەوە ئیسرائیل و چەند جارێکی ژووتبووی کە ئێمە کەسانی لە باڵا ئەەکەینە ئامانج و بەڕاستی کردیشی بەڵام چۆن بە یەکشەو ئەو هەمووە پێوە بوون ئەوە گەر مەجال بێ دواتر کاکتۆر سامان سوپاسی ئامادەبوونی بەڕێزشی دەکەین دەبا سەرنجی بەڕێشت بزانین لەسەر و هێرشانە ئەوە پێ دوایە مێرشانە سنووردار دەبێت بەرفراوان دەبێت کە سەرکردە سەربازیەکان کەتۆمیەکان زانانی بڵێن ئەتۆمی ئێرانی کردوتە ئامانج سنووردارە یاخود پێ دوایە درێژخەیان دەبێت وە لێکەوتەکەش چی دەبێت لەسەر ئێران پێشەکی سپاس بۆ ئێوە بۆ میانە بەڕێزەکەشێ طبعا ئەمە سنووردار نییە بۆ یەکجار چونکە نەتەنەها وتی لەوانەیە 2 هەفتەیەشی پێ بچێت لەبەر ئەوە تخوا دەنگەکە دەنگایەتەوە گەر چاکی بکەن مەمنونە بم چاکی دەکەن کاکتۆریان فەرم بەڵێ ئەمە زەرەرێکی گەورە ئەیات لە ئێران و ناوچەکە بەگشتی چونکە بەڕاستی ئیسپاتی کرد ئیسرائیل کە بتوانێ 200 تارە بنێرەتە سەر ئێران و ئەم زەربە بەهێزەی لێ بدات و ئەو سەرکردانەی بکوژێت و لە یەک کاتە ئەوە ئیسپاتی کرد کە ئێران دیفاعاتی ئێران ئاگایان لە هیچ نییە و مخابراتەکەشیان لاوازە وەکو دەرکەوت اینجا وەکو ئەو ڕەتدانەی کە خامنەئی ئەڵێت ئێمە زەربەیەکی وا لە ئێرانی لە ئیسرائیلین کە زۆر متەئەسف بێ لەم ئیشەی کە کردوێتی اینجا ئەم لەبەر ئەوە ئێستاش هەر بەعزە شوێنێک لێ ئەدرێ بە بەردەوامی یعنی ئەمە لە وەختێکا ناوەستێت اینجا ئێران خیاراتی لەبەردەمایە ئەگەر هات و وەڵامی یایەوە و بە ئیسرائیلا کێشە ئەوە لە بینی ئێران و ئیسرائیلا حەسرە بێت ئەوە شتێکی کێ بەڵام ئەگەر هات و ئەو فراوانی کرد کەوتە ئەوەی کە مەسەلەن لە سعودێ بات یان دەوڵەتە خەلیجەکان بات یان لە مەساڵحی ئەمریکیەکان لە عێراق بدات ئەمە هەمووی ئەگەرە لە بەردەمی ئێرانە کە بیکات یان ئەوە تا بچێ بۆ کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەممە و ڕازی بێ بە مەرجەکانی ئەمریکا ئەو ساکە ئەم شەڕە ئەوەستێ چکە هەر ئەمریکا ئەتوانی ئەم شەڕە بوەستێنە کە مەرجەکانی ئەمریکا جێبەجێ بکات و ئەتوانێت جارێکی تر ببوژێتەوە و ئەو مەرجانەیش ئەوەیە کە دوورکەوێتەوە لە تەخسیبی یورانیەم بە کامیلی و ئەو یۆرانیمەی لایەتی تەسلیم کرێت بەڵام مافی ئەوەیەن کە هینی نەوەوی بە ئاشتیانە دروست کات وەکو بۆ کارەبا یان بۆ بەعزە هینی طبی. بەڵێ کاکتۆر مەوەسم لە سنوورداری بڵێن هێرشەکانەوە بوو کە بۆ ماوەیەکی کاتی دەبێ یاخود بەرفراوان دەبێ یاخود قسە لە سەرەوەی ئێستا هەم ئیسرائیل بێ هەم ئەمریکاوێ ئامانجیان گۆڕینی ڕژێمەکە یاخود لاوازکردنیەتی بۆی کە ڕێکەوتنێکی لەگەڵ بکەن دیارە ئامانجەکە چییە؟ ئامانجەکە ئەوەیە کە ئێران نابێ قومبەلەی زەڕی هەبێت تەواو نقطە ڕاستەتر و هەروەها وڵا ئەو دەنگە چانەکەن زۆر خراپە بەڕاستی بەڵام ئامانجەکە ئەوەیە ئەوەیە یەکەم هینی بالیستێکەیش نەمێنێت
دووهەمیش ئەو تەدەخل نەکا لە ئیشوکاری دەوڵەتەکانی دراوسەیە ئەم سێ شەرتە بێ قبولکە ئەگەر قبولی نەکا وەکو ترامپ وتی ئەمە خراپترە بێ ئەمەی کە بینیوانە ئەوەی کە بەرنامەی بۆداراوە زۆر خراپترە لەوەی کە هەیە ئیستا لەبەر ئەوە ئێران خیاراتەکانی لەبەردەمە کە چی بکات و ئایا عێراقیش تێوەک لێ لەم شەڕەیاننا ئەوەش هەمووی کراوەیە جارێ و هیوادارین کە بتوانن بە گفتوگۆ چارەسەری ئەم کێشەیە بکەن نۆکو بە شەڕ چونکە شەڕەکە بۆ هەموو لایەک خراپە زەرەری هەموو لایەکی تایە و ئەمریکا و دەوڵەتەکانی تریش ئەوروپا و ناتۆ و هەموو ئەوانە داواکەن کە ئەم شەڕە بوەستێت یعنی بە شێوەیەکی ئاشتیانە بە گفتوگۆ لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکرێت بەڵام وەکو دەوڵەتەکانی تر هەیە هەموو ئەڵێن ئیسرائیل مافی خۆی هەیە کە دیفاع لە خۆی بکات لەبەر ئەوە پشگیریەکەی زۆری ئیسرائیلە وەک لە ئێران چێ پشگیریەکات ئەوە گەورەترین حەلیفی رووسیا بۆ رووسیا هەر ئیدانەی کرد و بەڕوتی من ناتوانم هیچ شتێک بکەم عسکەری چونکە خۆشی مەشاکیلی عسکەری هەیە لەگەڵ ئوکرانیا سینە لەسەر خەد نییە ئازربایجانە حەلیفی تەواوی ئیسرائیلە لەولا ئەفغانستانت هەیە سونەکانن حەز بە ئێران ناکەن کە قومبلەی نەوەوی هەبێت دەوڵەتە عەرەبیەکانە هەمووی دژی ئەوەن حەز ناکەن ئێران قومبلەی نەوەوی هەیە کەواتە دەوروخولەکەشی هەمووی لەگەڵ ئەوانین کە ئێران قومبلەی نەوەوی هەبێ یان قومبلەی زەڕی هەبێت باشە کاکتۆر ئەمریکا دۆناڵد ترامپ دەڵێ بەشدار نین بەڵام پێ دوایە بەشدار نەبن ئەمریکا لە وێرشە یارمەتی هەواڵگری بێ چەک بێت ئەوان بەشدارن مایک پۆمپیۆ وەزیری خارجیی ئەمریکا وتی ئێمە بەشدار نەبووین لەم شەڕا لەمەی کە کردی ئیسرائیل بەڵام بەشدار نین بەڵام پشگیریە گرین ئەگەر هاتوو لێدرا یعنی هجووم کرایە سەر ئیسرائیل ئێمە دیفاع لە ئیسرائیلەکەین بەڵام ئێمە بەشدار نەبووین و داواژەکە کە کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەممە بەردەوام بێت بە شەرت و شروتی ئەمریکی لەبەرەوە ئەمریکا وەختێکە چێتە شەڕەکەوە مەسەلەن ئەگەر لە عێراق یان لە ئێرانەوە لە قەواعیدی ئەمریکا بن لە دەوڵەتە عەرەبیەکان لە قەتەر هەیەتی لە ئوردون هەیەتی لە کوێت هەیەتی لەم وڵاتانەی کە هەیەتی لێ بدرێت لە عێراق هەیەتی ئەگەر ئەم قاعیدانە لێ بدرێت بەڵێ ئەمریکا بە داخڵە بێ و بە هێزیش داخڵە بێت و بە هێزێکی بەقووەتەوە داخڵە بێت طبعا هەموو هیوادارین کە ئەوە ڕوو نەدا چونکە خۆشتان نەزانن ئەم دوو ڕۆژەی ئەخیر هەموو ستافی سەفارەتەکانی کەم کردەوە بە تایبەتی لە عێراق و کوێت و بەحرین و قوواتی بەحریەکەی هەمووی لەژێر ئینزاران و هەروە ئەو قوواتانی کە هەیە لە گارسیە لە محیطی عادی لەوێش ئەوانیش حازرن کە 3700 کیلومتر دوورە هەموو کروز و مەسایلەکانیان لێەوە ئەتەقێنن بۆ ئەوەی هیچ دەوڵەتێکی عەرەبی توش نەبێت بۆ ئەم شەڕە دێمە خزمەت کاکتۆر مامۆستاکان سەبارەت بە ئێران ئەوەی کە خۆشت باست ئێستا شانەی ژووتاری هەبوو توانای وەڵامدانەوەیان هەیە یاخود بێدەنگێک هەیە وە سیستەمی بەرگریەکەشیان قسە سەرەوێ بۆ ئاەتێک شکێنراوە بۆ شەوی ڕابردوو ئیشی نەکرد چەندە بازۆکە ئێستا کەمێکیش بکات وەڵا خۆی تقریبان هێرشەکانی ئیسرائیل و وەڵام نەدانەوەکەی ئێران هەم شیکەرەوەکان و هەم ئەوانەی کە حتا لەوانەیە بڵێم خودی ئیسرائیلشی تووشی شۆک کردووە یعنی معلوم نییە ئایا ئەمە ئێران بە مەبەست ئەمەی نەکردووە وەکوەوەی کە بەرپرسانی تقریبا سیاسی طبعا من هەر چەند جارێکە باز لەوە یەکەم کە ئێران دوو حکوومەتە حکوومەتێکی سیاسی کە پێگاتووە لە کابینەی ئەنجومەنی وەزیران حکوومەتێکی سەربازی کە پێگاتووە لە سوپا و لەشکر و هێزە چەکدارەکان ڕابەری باڕە دەکەم لێ ڕابەری باڕە لە حکوومەتە چەکداریەکەی هەڵبەت ئەو سەرپەرشتی هەمویانەکە بەڵام هەردوو لاکەی لە ژێر دەسەڵاتایە و حکوومەتە سەربازیەکە بە ڕاستەوە خۆتوانم بڵێم لە ژێر
فەرمانڕەوایی ڕابەرایە و ئەم شەڕە دەتوانم بڵێم شەڕێکە لە دژی حکوومەتە سەربازیەکە هەتا وەزیری دیفاعی ئێران بەرنەکەوتووە یعنی لە ناو کابینەی حکوومەتە کەسێکی ئەوتۆ بەرنەکەوتووە بەڵام لە ناو سەربازەکانە فەرماندە سەربازەکان گورزی زۆرتونیان بەرکەوتووە هەم لە وەکو کەسایەتی هەم وەکو ناوچە سەربازیەکانیش بۆیە بەڕاستی ئەو گورزەی کە بەر بابەتی سەربازیەکەوێ ئامانجی دانوستانەکان ڕاستەوخۆوە گۆڕێت چونکە گەر ئێمە سەرنج بدەین لە خولی پێشوو کە جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران بوو هەمیشە باسی لەوەیە کرد ئێمە لە مەیدانی سیاسە دەمانەوێت شتێ بکەین قاسمی سولەیمانی ئێوە مەیدانی جەنگ بەهێزتر بکە لە یەکێک لە وەڵامەکان قاسمی سولەیمانی ئەڵێ مەیدانی جەنگ هاوکارە بۆ مەیدانی دیبلۆماسیەت ئەگەر مەیدانی جەنگت بەهێز نەبێ مەیدانی دیبلۆماسیەتت بەهێز نییە و حتا ڕێکەوتنی کابینەی ئۆبامای لەگەڵ کابینەی ڕۆحانی بە قەرزارباری مەیدانی جەنگەزانی کە گوایە مەیدانی جەنگەوەندە بەهێز بووە کابینەی ئۆبامای ناچار کردووە لەگەڵ ئێرانە ڕێکەوێ و ئەو ڕێکەوتنامەیە کە لە خولی پێشووتری ترامپ لێ هاتە دەرەوە بۆیە بەڕاستی ئەمەیشی کە ئێستا وەڵام ناداتەوە و ئەم گورزە کوشندەیەش لەبەر چۆنەڵی بەر کابینەی سەربازی کەوتووە هەم بۆ دنیا شۆکێکە و هەم ئەوەنەی من سەرنجیشمدا بێ لە شیکەرەوەکان بە تایبەتی کەناڵە ئێرانیە ناوخۆیەکان و دەرەوەی ئێرانی ژەگرم بۆ خۆشیان یعنی وەڵامێکی ئەوتۆیان نییە ئەمە هەر بەڕاستی هاک کراونم سیستەمانە و ئەوەشی کە لە چەند هەواڵێک چەند جارێ لەمە پێش باسکرا سیرکەڵێ پەدافەند یا بڵێن سیستەمی بەرگری فلانەشۆن دووبارە کەوتەوە ئیش یعنی وەک بڵێ ماوەیەک ئیشەکە ماوەیەک ئیش ناکە ئیترە مەگەر کۆنتترۆلی لای خۆیانە یان هاک ئەکرێ یان چییە ئەمە وای کردووە کە ئاسمانی ئێران هەروەکو ئاسمانی عێراق وەکو ئاسمانی سووریا بەردەوام کراوە بێ لە بەرامبەر هێزی هێرش بەرا وەکو دامەزراوە ئەتۆمیەکانیان ئێستا هەموو شوێنەکان کراونە تا ئامانز دیارە چەند دامەزراوی ئەتۆمی هەیە تاو بەو هێرشە ئێران لەوە دوورخراوە بگات بە چەکی ئەتۆمی نا خۆی ئەگەر ئێستا ژەروا بێت ئەوەی کە تۆباران کراوە دامەزراوی ئەتۆمی نەتەنزە دامەزراوی ئەتۆمی نەتەنز دامەزراوەیەکی کۆنە تازە نییە و لەسەر ڕووی زەویە و هەتا ئەوەنە نزیک دانراوە ئوتوبانی سەیارات یادی بە پاڵیات تێپەڕێ لەگەڵ ئەوەی شوێنێکی زۆر ئەم نییە بۆیە پێکانی ئاسانە و ئەوەشی کە ئێران زۆر بەکاری هێنن نەتەنز ناوی هەیە بەڵام پیتەنراوی زۆریتیانە لە دوای ئەو فۆردۆیە فۆردۆ کە نزیکەی وترێ 50 مترێک ئەوەی کە من ئەمڕۆ بیستم لە چەند فەرماندەیەکی سیاسی زانستی ئەتۆمی ئێرانی دانی زیاتر لە 50 مترێکەوەی و لە 5 دەیە یعنی لە 5 دەمەترێک زیاتر لە ژێر زەویایە و طبعا هینی زۆری تریشی هەیە لە ناوچەکانی دیکە کە باسی لەوە ئەکرا تا لە بڵاوکراوەیەکی زانکۆی شەهید بەهەشتی کە مامۆساکانی زانکۆی شەهید بەهەشتی یەکێکن لە عالمە دیارەکانی ئەتۆم لە ئێرانە و لەم کوژراوانەشا 6 مامۆسای ئەو زانکۆیەی تایە زانکۆی شەهید بەهەشتی ڕاگەندراوێکی بڵاو کردوێتەوە ئەڵێ بەم زوانە وێناکردن یا نمایشکردنی هێزی ئەتۆمی ئێرانی ئەبینن نازانم مەبەستی لە هەڕەشەی چەکی ئەتۆمی بوو یا هێزی ئەتۆمی ئێرانە لە چ شوێنێ یعنی ئابم شێوانە سەیرەکەی بەڵام من بە پێچەوانەی زۆرێک لە شیکەرەوەکان پرسەکە پرسی ئەتۆم نییە من دڵنییا مەگەر ئێران وە زۆر جاریژەوەی ڕاگەیاندووە ئەگەر تەنها پرسی ئەتۆم بواە و بیان و تایە ڕێژەکەت بگەێنە لە 100 بیبە لە رووسیا یا لە چین بیپیتێنە بەرهەمی بهێنە و بیەنەرەوە ناو ئێران بە ئاسایی ئەمەیە کرد و بەس بە مەرجێک گەمارۆکان لەسەر ئێران لا ببرێ ئەو دڵنییا بوو لەوەی کە هەمیشە باسی لە عێراق باسی لە لیبیا ئەوە کرد پرسەکەەوەی ئەگەر من ئەتۆمی شواز لێبێنم سیستەمی ئەتۆم یەکەم هیچ گرنتیەک نییە کە گەمارۆکان لەسرم لابچن دووهەم هیچ گرنتیەک نییە سبەینێ بە بیانووی موشک و درۆن و سیستەمی بەرگری دیسانەوە بەهانم پێ نەجێڕنەوە بۆیە ئێران زیاتر ئەیویست گرنتیەک بەدەست بهێنێ کە ئەگەر سیستەمە ئەتۆمیەکەی بگاتە دەرەوەی سنوورەکانی خۆی دواتر کێشەی بۆ دروست نابێت لە هێنانەوەی کڕین و هێنانەوەی بۆ ناوخۆی چونکە زانین بەشێکی زۆر لە سیستەمە کارەبا و وزەکانی ئێران ئەتۆمن بەکاریانەیەنێ بۆی پێویستیەکی زۆری بە وزەی ئەتۆمی هەیە بەڵام ئێران هەمیشە گومانی ئەوەیە کردەوە دەگەر من واز لەمەش بهێنم ئەوە بابەتەکانی دیکە دیسانەوە بنە بەهانە هەتا گرنتیەکی تەواو دەست نەخەم ئەوە من بابەتی ئەتۆمیش واز لێ نایرم و بابەتی ئەتۆمیش ئێستا کەمترین هێرشی کراوەتە سەر ئەگەر بەراوردی بکەین بە بابەتە سەربازیەکان هەم لە ناوچە ئەتۆمیەکان و هەم لە ناوچە سەربازیەکان بۆ چونکە سیستەمە تۆ یا بڵێن وێزگە ئەتۆمیەکان ترسیەوەی هەیە ئەگەر زەرەری لێ بدا تیشکدانەوە لەو ناوچەیە دروستکە زەرەری گیانی
تێکچوونی ژینگە ینی ئەم شتانەی لێ دروست ببێ بەڵام ئەگەر بتوانن سیستەمی ئێرانی لاواز بکەن و ڕێکەوتنەکانی بەسەردا بسەپێنن ئەوە دواتر زۆر بە ئاسانی ئەتوانن لە ڕێگەی ڕێکەوتنێکەوە بەبێ ئەوەی هیچ زەرێکی هەبێ ئەو چێکە زەردانی کە پیتێنراون و لە سەروی 16 ئەوانە ببەنە وڵاتێکی تر لە هەر شوێنێکی تر کە بەپێ ڕێکەوتن پێویست بکات. بەڵێ ئێستش باز لەوە دەکرێت دوفرۆکەی ئێرانی دوفرۆکەی بڵین ئیسرائیلی بەڵێ بەڵێ ئەوە باز لەوە کە سیستەمی بەرگری دووبارە موشکی دەکرێت بۆ سەر ئیسرائیل بەڵێ باز لەوە کرێکە ڕووداوەکان زۆر خێراتی ئەپەڕن بۆیە بەردەوامە بێ ئاگادمان لە هەواڵەکان بێ باز لەوەیە کرێت سیستەمە بەرگری تەبرێز ئێستا کە من بینیم ئەڵێ پەدافەندی تەبریز دووبارە مەهار ینی چۆنەڵێ فعال شد یعنی دیسانەوە دەستی کردەوە بە چالاک بوون طبعا دیارە پێشتر ماوەیەکیشی کردووە دوایی واستاوە دیسانەوە دەستی کردوێتەوە بە چالاک بوون بۆیە ئێستا حاتەمی کە دانراوە وەکو بەرپرسێکی سەربازی هێزە چەکدارەکان هەڕەشەیەوەیە کرد کە ئێمە ئەتوانین هەتا بەیانی ئەو گورزەی کە ئەمانەوێ بیوەشێنی باشە بەس بە کورتی ئەو هێرشە بۆ سەر دامەزراوە ئۆتۆمیەکان وایە کە ئێران دوورکەوێتەوە ئەتۆم لەدەست بدات چەکی تا ئێستاش نەخێر تا ئێستاش وێزگە ئەتۆمیەکان تەنها لە ڕووی زەویەوە زەرەریان هێناوە هەرچەند ناتانیا هەوتی لە دڵی ئەتۆمی ئێرانمانداوە بەڵام تا ئێستاش ئەوەی کە هەیە هێشتا وەکو نەیتوانی وە وێزگە ئەتۆمیەکانی ئێران پەک بخات. سوپاس دەکەم دێمە خزمەتی کاوی تۆر سەرنجی بەڕەشی بزان سەباربووی کە بەرە زووتت یعنی ئەگەر یەکە بۆ نمونە گروپە چەکدارەکان لە عێراقی خۆ ئێران خۆی بنکەکانی ئەمریکا بە ئاماج بگرێ ئەوە دوورە بێتە شەڕێکی بڵین ئێران لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئیسرائیل هەرچەندە ئێستا باس لەوە دەکەیت کە هێرشی موشکی ئێرانی دەستی پێکردووە بۆ سەر ئیسرائیل. یعنی قەزد وەلایەکانی لە عێراقا بەڵێ یان خۆی بۆ نمونە بەڵێ طبعا ئەمریکا هۆشداری یاوەتە سوودانی و نەتەنیاهۆش هۆشداری یاوەتە سوودانی کە هەچ لایەنگیرێکی ئەم گروپانە بۆ ئێران بکرێ زڕبەیەکی بەقوە دەکەن لیانیان کە هەچی مەرافقی حەیەوی بنیەی تەحتی حەیەوی لێ ئەدرێت لەبەر ئەوە عێراقەکان و عێراق بە تایبەتی ئەزانیە باش بەڵام عەجەبە ئەگەر هاتوو لە عێراقەوە سەواریخیان نات بە دژی ئیسرائیل ئەوە ئیسرائیل لە چەند سەعاتێکە بۆی هەیە دەستی وەڵایە لە هەموو شوێنێک با لە عێراق و ئەگەر هاتوو دەستیان کردەوە لە مەساڵحی ئەمریکی لە عێراقا و قاعیدانەی کە هەیەی ئەوە زەربەیەکی بەقوە دەخوات لەلایەن ئەمریکاوە لەبەر ئەوە ئەبێ زۆر بە وردی حسابی ئەوە بکەن کە هەچ زەربەیەک بدەن لە ئەمریکا یان لە ئیسرائیل بە هەردوو لا یان بە تاگلایەنە لیان ئێن و زەرێکی گەورە بەخوایان ئەگەێنن. باشترین چارەسەر بۆ ئەوان ئەوەیە لەم کاتەتا ئەوەیە کە بێلایەن بوەستن بزانن شەڕەکە چی ئەبێتەوە. مەسەلەوەی ئەیران کە تاکون ئیستا وەڵامی نەداوەتەوە ئەوەیە ئەوە نیش طبعا خۆ دەزانی لە حرب عاملی مفاجئەیە طبعا ئەو عاملە دا ئەندێ بۆ کاتێک خۆیان هەڵێبژێرن لەوانەیە سبەی نەبێت لەوانەیە ئیمشەو بێت یعنی هەموو لەوەی کە من و تۆ دانیشتین قسەکەن لێیە بە هەوەسی خۆی بەڵام عاملی مفاجئە لە شەڕا زۆر گرنگە وەکو ئیسرائیل کردی. هێرشەکە ئێران دەستی پێکردووە میدیاکانی ئێران بە فەرمی بڵاویان کردوەوە هێرشی موشکی بەشێک لە موشکەکانیش گەیتونەتە ئیسرائیل هێرشەکە دەستی پێکردووە ینی چاوەڕی بەرفراوانبوونی زیاتریش دەکرێت یاخۆت پێ دوای ئێرانیش وەڵامێکی دەبێ و لەسەر ڕۆژێکدا کۆتایی پێبێ نانا کۆتایی پێ هەیە لەم حەدا چووکە شوێنی کەماوە ئەبێ لێ بدرێت مەناتقی کەماوە ئەو سیلاحی بالیستەکانی ئەبێ لێ بدرێت خۆی لە ئێرانە هەش منطقەی نەوەوی هەیە هەست کە تەخسیبی تیاکرێ سێ مرکزی تۆژینەوەی تایە سێ مرکزی تایە بۆ دروستکردنی یۆرانیەم طبعا ئەمە لە چەند مرکزێکی یاوە دوانسیانێکی لیاوە لەبەرەوە ئەوانی تری ماوە ڕاستە لەوانەیە لە نەتەس کە بەحسیان کرد ئەوە 50 مەتر لەژێر عەرزایە
و دوو جار لێ یاوە جاری یەکەم ئەو زەرەرەی نا بەڵام جاری دووهەم زەرەرێکی زۆری یاوە لێیان نەتەز گەورەترین محەتەی نەوەویانە کە ئینتاجی یۆرانەمی تیاکرا لەبەر ئەوە هینێکی مرکزیە ئەوە بەڵام شوێنی کەشی ماوە کە لێی بدرات و وەکو نەتەنیاهەوتی تقریبا ئەمە 14 ڕۆژە خایەنەیە لەبەر ئەوە نییە وەکو ئەو جارە ساڕوخێکی نرد و ئەم ساڕوخێکی نرد و وسکوت بوون نا ئەم جارە کەس بە کەس ناڵێ و لە پێشیکیە بەو ناڵێەوە ساڕوخت تێگرم ئەبێ خۆی ئامادا کردووە ئیسرائیل لە بەڵێ ئێستا بڵێ هێرشی موشکی ئێران ئێستا میدیای فەرمی ئێران بڵاوی کردوێتەوە بە 100 موشکی بالیستیان دەست پێ کردووە هێرشەکە بەس بۆ ئاسمانی وڵاتەکان جا چه ئیسرائیل بێ چه ئێران بێ مۆڵەت لە عێراق لە سووریا لە وڵاتانی تریز مۆڵەتێک وەرناگرن ئاسمانی وڵاتانە کراوەیە عێراقا هیچی بەدەست نییە سووریا نیەتی هیچ هینێکی جەوی نەماوە کە بتوانێت مقاومە بکە هەر ئۆردنیشەچی بەسەریا بڕای خاتە خوارەوە لەبەر ئەوە دوو وڵاتە ئێستا وەکو ئەی بینین زۆر لەسەر عێراق و سووریا و پێچەکاتەوە بۆ ئیسرائیل دووسێشت هەیە کە بۆچی لەم کاتە ئەمەی کردووە یەکەم ئەوەیە پارکە هەچی دیفاعی جەوی ئێرانیە هەمووی چۆنەڵێ هەڵتەکان هەتاکوون ئیستا خۆی نەگرتووەتەوە هەندێک شوێنی چاکردوتەوە لەم جارە لە پێش ئەوەی بگاتە حدود تەیارانەکەی ئەو لە خارجی حدودی ئێرانەوە F-35 لێی یاوە چونکە ئیمکانێتی هەیە لە دوورەوە لێیە پێش ئەوەی داخلی چۆنەڵێ جەوی ئێرانی بێت لێی یاوە ئەوە لەلایەکەوە ئێستا ئەزانێت کە ئەوە متاحە دووهەم مەسلەی ئەوەی کە مۆڵەتەکەی ترامپ کە یابی 2 مانگەکە تەواو بوو ئیمڕۆ تەواو بوو کەوا دەستی پێکرد سێهەم ئیستا سیلاحی تازەی بە قووەتی بەهێزتری ترامپیایە لە زمانی بایدنە منعکرابوو لێم چوارهەم ئەوەیە لەو دوو هجوومەی کە ئێران کردیە سەر ئیسرائیل لە قوبەی حەدیدیانی نەختێ خەلەلی تیا بوو ئەوەشیان چاکرد ئێستا بە تەواوی خۆ بەرگرێکی تەواوی هەیە و ئامانێکی تەواوی هەیە کە هەچ ساروخێک بگات بیخەنە خوارەوە اینجا ئەمانە وای لێ کرد کە تەجیع بێ کە بتوانێت ئەم هینە بکە ئەم حرەکەتە بکە وتوانی مباغەتێکی شۆکێکی گەورە لە ناوچەکە بە و بە تایبەتی لە ناو ئێرانە کە ئەم قیادە گەورانەی کوشت کە عولەماکانی کوشت و طبعا ئەمە ئەگەڕێتەوە بۆ زیرەکی موساد زۆر بە دەقیقی معلوماتەکەی لابوو کە ئەم شخصیاتانە لە چۆن ماڵەکان لەکوێیە و هەروەها لە ناو خۆی ئێرانیشەوە یارمەتیراوە هەندێک شت کە تەقیوەتەوە لە ناو خۆی ئێران و موسەیرات توشتیش بەکارهێنراوە کە داخل کراوە لەو پێش کە حازر بێ بۆ ساعەی سفر. سوپاس دەکەم دێمەوە خزمەت کاکتۆر مامۆستا دیارە ئێستا بەین هێرشی ئێرانش دەستی پێکرێتەوە بە گوێرەوەی کەناڵی جەزیرەش دایناوێکی لە موشکەکان گەشتوێتە تەل ئەبیب سیستەمی بەرگری ئیسرائیل نەیتوانیوە بڵێن ڕێی لێ بگرێ پێ دوای وەڵامەکە وەڵامێکی بەهێز دەبێیان لاواز دەبێ وەڵامی ئێرە ئێستا لە میدیاکانی ئێران ئەگەر سەرنج بدەینە قسە و هەڕەشەکانی ئێران باشە ئەوە چاوەڕێ ئەوە بکرێت کە وەڵامێکی زۆر توند و بەهێز بە ئیسرائیل بدرێت بەڵام ئەگەر واقعەکە ببینین لەوانەیە بڵێم ئەگەر وەڵامەکە هەرە درێتەوە بەڵام زۆریش بەهێز نەبێ ئەو لای خۆی هەر چۆنەڵی وەڵامەکە یاوەتەوە وەڵامەکە بۆ بەهێز نابێ ئێمە ئەزانین ئەمریکا و ئیسرائیل وەکوتم ڕۆڵەکەیان دابش کردووە ئەمریکا بێلایەنی خۆی ڕاگەیاندووە یعنی سنووری جەبهەکەی ئێرانیان زۆر بچوو کردوێتەوە بۆ خۆتەزانی ینی ئیسرائیل سنوورێکی جوگرافیایی بچووکە بەڵام لە هێرشکردن سنوورەکان فراوانن لە هەموو شوێنەکە هێرشەکە ئەو سنوورە جوگرافیا بچووکەی کە ئیسرائیل هەیەی یەکەم وەکو مەودای جوگرافی دوورە لە ئێرانەوە دوو هەمیش وەکو سیستەمی بەرگری شوێنێکی بچووکە یعنی سیستەمی بەرگری ئەتوانێت پارێزگاری لێ بکە بۆیە فێڵێکی گەورەیان لە ئێران کرد بەوەی کە ئیسرائیلیان
ینی ملانیەکەیان بچوو کردەوە لە خودی ئیسرائیلە و هەڕەشەی ئەوەشیان کرد کە ئەگەر هێرش کەیتە سەر پێگەکانی دیکە وەڵام بدریتەوە. بۆیە ئێستا ئێران لە بینی چۆنەڵی دووڕیانێکایە ئەگەر لە ئەمریکا بدا کە ئەتوانێت زەربەی لێبا بۆ نمونە لە گەروی ورمز و لە کەندا و لە بنکە نزیکەکانی یان لە وڵاتانی دیکە، بەڵام ئەمریکا بێلایەنی خۆی ڕاگەیاندوو ئەمە لە ڕوانگە نێودەوڵەتیەکەوە ئێران زەرری زیاترەکە. ئەگەر هێرشە کاتە سەر ئیسرائیلیش، ئیسرائیل سنوورێکی جوگرافیایی بچووکە، سیستەمێکی بەرگری بەهێزی هەیە و لە بەرگریکردنی ئەو سنوورە جوگرافیا ئەمریکا و دڵنیا بە هەموو ئەوروپاش بەشدارە، چونکە بۆ ئیسرائیل نەتوانای ئەوەنە هێرشی هەیە، نە پێگەی اقتصادیەکەی ئەوەنە بەهێزە، نە هەتا وڵاتەکەی ئەوەنە بەهێزە کە ئاسان ئەم هەموو چەکە بگرێ، چونکە سنوورێکی جوگرافیایی بچووک ئێمە ئەگەر بە شێوەی مانتەقۆکۆی مقدمەی لە ئیبن خەلدون باسیێکاڵێ ئینسان کاتێک کە سەرنجی شوێنێکەدا جەنگێکی تیاکراوەسم بزانە ئەو جوگرافیایە شوێنی ئەو جەنگەی تیابێتەوە یان ئەو کاریگەری جوگرافیایە چییە لەسەر ئەو جەنگە. بۆی ئەو جوگرافیایی ئیسرائیل کە سەیرەکەی شوێنی ئەم هەموو هێرشەی تیان نابێتەوە، بە ئاسانی لی دەرچن، بە ئاسانی بۆی بگەڕێنەوە، بە ئاسانی بپارێزرێت لەلایەن دەوڵەتی ئیسرائیلەوە ئەگەر یعنی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دیکە هاوکاری نەکەن. بۆیە توانین ێستا بڵین ئێران لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی دیکەیەتی نەک تەنها لە بەرامبەر ئیسرائیلیش نەکەوت لە وەڵامدانەوە ئێستا بۆ دوای 7 ئۆکتۆبەر زۆر جار هێرشی کرایە سەر ئەنی وەڵامی نەبوو. ئێستا قسە لەسەرەوەی حەماس چەند توانی استراتیژی خۆڕا بگرێ لە بەرامبەر ئەو هەموو کاوکاری وێرانکەڕایی کە کرا لە ڕووی استراتیژیەوە، ئەوە بەڵام لە ماوەیەکی زۆر کەمدا ئەو هەموو سەرکردیان لە دەستدا ئێرانیەکان بەڕاستی غافڵگیر کرابوون، وەکو پێشتری ئاماژەمان پێکرد، باسمان کرد بە ئەو مەشغوڵکردنەی بەو دانوستانانەوە. ئەمە لەلایەک لایەکی دیکەش وەکو جەنابی مامەستا باسی کرد، پێگەی بەهێزی لایەنی هەواڵگری ئیسرائیلی یا ئەمریکی لە ناو ئێرانە کە لە ئاشکراکردنی شوێنی ئەم فەرماندە سەربازیانە ئێران هەتا یەکێک لە هەواڵەکان ئێستا باسی لەوە کرد ئیسرائیل هۆشداریەکی داوە بە خامنەیی، ئەڵێ ئەزانین شوێنەکەت چەند مەتر لە ژێر شاخەکانی باکووری تارانایە، هەتا نووسیوێتی مەئمورەکانمان لە بەردەم تایەن و ئەڕۆن هەندێک جاریش تەحیەت بۆەکەن. یعنی ئەمە گەرجەنگێکی دەرونیش بێت بەڵام دوور نییە لەو یعنی نیشانەیەکە بۆ بەهێزی ئەو پێگە سیخوڕیەی کە لە نێو ئێرانە هەیە. باشە بە زۆکو گۆڕینی ڕژێمەکە ئێستا دەتوانن ڕژێمەکە بگۆڕن یاخود دەتوانن لاوازی بکەن یاخود گۆڕین ڕژێمەکە هەیەسە؟ ئامانج لە پێم وانە ئامانج لە گۆڕینی ڕژێم بێ ئەگەر بەو بڕیارانەی کە یان بەو مەرجانەی کە ئەمریکا هەیەتی مل بدا، چونکە ڕژێمی گۆڕینی ڕژێمی ئێران یان بەردەوامی شەڕ وێرانکردنی ئەو وڵاتە هەرەوە نییە، خەرجیەکی زۆری هەیە. یعنی هەر سادەترین خەرجی ئەگەر هەفتەی داهاتوو گەلی ئێران ڕووبکاتە ئەوروپا وەکو کۆچبەرۆکۆی لە سووریا بینیمان، هەر بۆ خۆی ئەوروپا دەرەقەتی ئەم هەموو چۆنەڵی کۆچبەرەی هاوڵاتیان نایە ئەگەر گرانیەک لە ئێران دروست بێ. وەک دروستبوونی قەیرانیش لە ئێرانە، قەیرانی ئابووری سوتەمەنیێمانە زۆر ئاسانە، چونکە لە ئێران ئەوە نییە ماڵێک بەرمی لێنەوتی هەبێ یان دوو تەنکی ئاوی لە سەربانە بێ یان بۆ نمونە شتێکی بێ، هەر لەگەڵ داد لە وێزگەیەکی ئاوی شارێک ئاوی ئەو شارە قەتع بێ، یان دوو پاڵاوگەی نەوتت ئاگر تێبەردا بەنزین نامێنێ. بۆیە ئەم کێشانە دروستە بن، خەڵکیش هەر هەفتەیەک یعنی ئەتوانێ بەرگەی ئەو مشتیلانە بگرێ، دوای ئەوە لێکەوتەی ئەبێ. سیناریۆی باز دەکەن گۆڕین ڕژێمەکە بێ لە ناوخۆی ئێران خەڵک خۆپیشاندان بکات، بارودۆخەکە بۆ ئەوە دەچێت. ئەمە زۆر جار ناوەندە توێژینەوەکانی ئێران باسیەکەن گۆڕینی ڕژێمەکە کەمێک سەختە مەگەر بگاتە مەگەر مل نەدا بە هیچ، چونکە ئێساچێ بەدیلێکی دیاریکرا و بۆ ڕژێم دیار نییە. یعنی ئەگەر هەتا ئۆپۆزیسیۆنی ئێرانیش کۆ بکەنەوە بەدیلێک بۆ حکومڕانی لە ئێرانە دروست بکەن، زۆر بە زەحمەت دروستە بێ، بەم خێراییە دروست نابێت، مەگەر خۆیان نیچێک بهێن و دای بنێن و ئەیتر هەموو چۆنەڵی کۆنتترۆلەکە لە دەستی ئەمریکا و ئەوانەیە بێت و بتوانێت هاوکاریی باشی بکە بۆ ئەوەی ئەو سنوورە فراوانە جوگرافی ئێران
کۆنتترۆل بکات چونکە بیرمان نەچێ هەم سنووری جوگرافیایی ئێران فراوانە هەم نەتەوە جیاوازەکانی تێدایە بچووکترین دروستبوونی کێشەی ئەمنی دوور نییە شەڕی ناوخۆیی نەتەوەکانی ناو ئێرانیشی لێ دروست ببێ بۆیە لە ئێستەیە ئەو قەوارە سیاسی ئێران کە هەیە پێم وانە ئامانجیان گۆڕینی بێ بەڵام بەڕاستی ئامانجیان زەلیلکردنیەتی وەکو ئایسە کە لە ڕێگا هاتم جۆم لە ڕادیۆ بوو ماکرۆن وتارێکیدا سەرۆکی فەڕەنسا ئەیوت ئێمە پێشنیارەکەین لە فەلەستینیش دەوڵەتێک دروست ببێ بەڵام بەبێ سوپا یعنی ئەمە ئەوەی بیبینم پێشنیارێکە بۆ وڵاتانی دیکە نایەڵن نە هێزی موشەکی و نە سوپایان بەهێز ببێ کە ببێتە مەترسی بۆ ئەمنیەتی ئیسرائیل. سپاس دەکەین کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێزت سەبارەت بە عێراقەوەی کەوتت بێلانی هەڵببژێرێ باشە بە سەبارەت بەو بڵێن زیانانی کە بڵێن ئابووری گیان زیانی دەکات زەهار بەرز بن و نرخی نەوت بێت یاخود بۆ نمونە ئێستا عێراق و سووریا کە حەقی بڵێن فڕۆکەش وەردەگرن کە کاتێک کە فڕۆکەی مەدەنی بەسەر ئاسمانیە وڵاتانەدا دەڕوات لەو ڕۆژەوە زیان هەیە؟ طبعا زیانی ئابووری دەرکەوتووە هەر ئمڕۆ بزانە دۆلار زۆر بەهێزتر بووە بەرامبەر تومەن بەرامبەر دیناری عێراقی بەرامبەر سووری طبعا هەموو شەڕێک زەرەری ئابووری زۆر هەیە لە لایەکی کەشەوە کە نەوت دەگاتە تقریبا گەشتە $75 ئەوەش قانجازێکی کەیتایە چونکە ئەو قانجازە ئەتوانێت ئەو زەرەرە یعنی بڵین باڵەنسێکی بکاتەوە لێرە خەڵکی عادی تیا ئەچێت لەوانەیە ئەگەر ئەو شەڕە ببێت سنوورەکان داخرێت هاتوچۆ کەم بێت شتی ئێرانی کەم بێتە ناو هەرێمەوە تقریبا علاقاتی تجاری دەوری $6 ملیار هەر لەگەڵ کوردستانە لەبەر ئەوە تەسیرێکی زۆری ئەبێت ئەگەر شەڕەکە بەردەوام بێت بەڵام ئەگەر شەڕەکە کورتخایان بێ و بگەن ڕێکەوتنێک یان کورتخایانێکیش بێت لە شەڕەکە کۆتایی بێ بەهەج لایەکا بێت ئەوە ئەو زەرەرەی نابێت ئەو چۆنەڵێ ئەو گرانێ ناکەوێتە کاڵاکانی کە لە ئێرانەوە یەتە ناو بەڵام ئیسا ناو خودی ئێرانە زۆر شت بەرز بۆتەوە خەڵکەکە ئەترسێت بەزین بەرز بۆتەوە نان بەرز بۆتەوە خواردن بەرز بۆتەوە چونکە ئەترسن خەڵکەکە شتەکڕێ لە پەلەپەلا بۆ ئەوەی نازانن چی ڕوئەیات یعنی ئەوە ترسێکی گەورەیە کە خەڵکەکە ڕووی تێکردووە کە هەوڵە کە بزووترین کات ژیانی خۆی تەمین کات بە هەر چۆنێ بێت لەبەر ئەوە لە ڕووی ئابووریەوە زەرێریی گەورەیە ئەگەر هاتوو ئێران گەشتە ئەوەی پەلەقاژێ بکا با بڵێن و بتوانێت مەسەلەن مەزیقی هەرمز دابخات سەی 20 بۆ 25 نەوتی عالەم لەیەوەی هاتوو چۆکات ئەمە نەوت دەگەێنێتە لەسەر 85 ئەوانەوە یعنی ئەمە گەورەترین زەرەرە لە دەوڵەتەکانی ئەوانەی کە نەوت ئەکڕن ئەمە گرانێکی زۆرەکەوێتە ئەو وڵاتانە بە تایبەتی ئەوروپا سینە و ئەو دەوڵەتانەی تریشە لەولاوە کە زەرێکی زۆرەکەن طبعا ئەمریکا لێرە ناوەستێت کە بەو شێوەیە بتوانێت ئێران مەسەن مەزیقی هەرمز دابخە یان جارێکی تر حوتەکان تەجیع بکە کە بابل مەندەب داخات ئەمانە هەمووی ئەگەرن کراوەیە و ئەگەر هاتو ئەم شەڕە بەحسی ئەوەتان کرد ناوخۆی ئێران بڵێ حەو نەتەوەی تیا تقریبا سەرەکی کە کوردە فارسە بەلوچە عەرەبە تورکمانە ئازەریەکانن ئەمانە هەمووی نەتەوەن ئەگەر هاتو لە ناوخۆی ئێرانە کوڵا مزارەیەکی گەورە ببێت ئەمانە وای لێکرێت کە نۆکو وڵاتەکە هەر ئەوەی کە حکوومەت بگۆڕێت ئەگەر کار لە کارترازە لەوانەیە ئێرانیش بەش بکرێت یعنی هەج ناوچەیەک خۆیان سەیتەرە بکەنە سەر ناوچەی خۆیان و چۆنەڵێ ئەگەر بتوانن بە فدراڵەیەک هەمویان کۆکەنەوە ئەوە ئەگەری هەیە چونکە فارسەکان زۆرینە نین لە ئێرانە ئەوانش بەشێکن لەوانی تر یعنی ئەوە نێ بڵێ وەکو شیعە لە عێراق زۆری نەبن نەخێر زۆری نەنین لەبەر ئەوە ئەو ئەگەرەشەیە ئەگەر بەو شێوەیە بڕوات لە ناو خۆشیە هەڵەقڵێت ئەگەر گرانی ئەگەر ئیکۆنۆمی
ئەگەر تومەن هەر بەرە و خوار بڕوە ئەوە زەرێکی گەورە لە ئێرانت ئێرێت. دکتۆر باسی عێراقت کردوت پێویستە عێراق بێلایەن بێ بڵێن چۆن مامەڵ بکە پامی سەدر هەبوو کەوی لێ خوێنراتەوە عێراق نەوێتە بەشێک لەم شەڕە پامەکەی سیستانی هەبوو بە هەمان شێوە بەس بۆ هەرێمیش پێدا دەبێت چی بکرێت سەرۆکات هەرێمی دانەیە هێرشەی کردهبوو ئەگەر دەنگەکە بەرفراون بێ هەم بۆ عێراق هەم بۆ هەرێم زیانی لێ دەکەن یاخود هەرێم قازان دەکە گە شەڕێک ڕوودات طبعا ئەگەر هەرێم ئەبێ هەرێم بەشێک نییە لە ململانەیە نابێ خۆشی بخاتە ناو ئەم ململانەیەوە و بەڕاستی ئەبێ لایەنی ناوڕاست هەڵگرێت بۆ ئەوی بزانێ وەزعەکە چی لێت ئێمە ئەمانەیە بە ئاشتی علاقاتی خۆمان پەیوەندیەکانمان لەگەڵ ئێرانە لەگەڵ بەغا بە ئاشتیانە و بە پێی چوارچێوەی لەژێر دەستورە کێشەکانمان حەل بکرێت و نامانێ ببین بە کێشەیەک کە کێشەی ئێمە نیە لە ئەسڵا بەڵام لەبەر ئەوەی کە ئەمریکا لێرەیە لەوانەیە هەندێک لەو جەماعەتەوە لایەنێ هێرش بکەنە سەر هەرێمی کوردستانیش بەڵام ئەبێ ئیدانەی ئەم لە ڕووی ئەوەی کە عێراق مەسئولی وەزارەتی سیاسەتی دەوڵەتی خارجیە بێ عێراق ئیدانەی بکە و عێراق ئیدانشی کرد و ئەو بەیانەی کە سەدر دەری کرد و هەروەها مەرجەعیە سیستانی بەیانێکی زۆر مەسئولانە بوو و بە شێوەیەکی گشتی ئەڵێ عێراق نابێ ببێ بە بەشێک لە ململانەیە ئەبێ عێراق دوور کرێتەوە لەم شەڕە ئایا ئەمە چەند گوێی لێ ئەگیرێت ئەوە دەرەکەوێت لەم ڕۆژانی داهاتووە ئەگەر ئێران ئەمری پێیان کات چی ئەکەن یان چی ناکەن ئەوە هەمووی ئەگەڕێتەوە لەم سبەی دووسبەی دەرەکەوێت و هەتاکوون یەکشەمە وەکوتم ئایا ئێران ئەچێ بۆ دانیشتنەکە یان ناچێت ئەگەر نەچوو وەزعەکە زۆر بەرە و لێژێ ئەڕوات. بەڵێ سوپاس دەکەم مامۆستاوی دەخوێنێتەوە و دکتۆریش باسی کردووە بڕیار یەکشەممە گەڕی شەشەمی دانوستانەکان بەڕێوە بچێت لەمەدا گفتوگۆی ئەتۆمی ئێران و ئەمریکا کۆتایی پێات کە لە ماوەی ڕابردوو 5 جار گفتوگۆیان کرد نەگەشتن بە ئەنجام خۆی ئێران وا خۆی ئامادە کرده بوو زۆر بە جددی بەشداری ئەم خۆلی شەشەمە بکە و هەتا چەند کەسێکی لە چۆنەڵی پسپۆڕی ئەتۆمیەکانی پێویست بۆ نێوشاندەکە ئضافە بکە بۆ ئەوەی زیاتر لە بابەتە حتایی وردەکاریەکانی گواستنەوەی چێکی زەرد و سیستەمی ئەتۆمی گواستنەوەیان بۆ دەرەوەی وڵات و گرنتیکردنی ئەوەی کە لە کاتێکە ویستی یا پێویستی پێی بوو لە چ وڵاتێکدانراوە بیکڕێەوە بە ئاسانیش ڕێگەی پێ بدەن بیگوازێتەوە بۆ ناو تاران یا بۆ ناو وێزگە ئەتۆمیەکان یا ئەو شوێنانی کە پێویستە بەکاری بێنێ بەڵام تووشی ئەم هێرشە بوو بۆیە لە یەکەم پەرچەکردداری سەبارەت بە کۆبوونەوەکان ئاماژەی بەوە کردووە کە ئێمە لە ڕۆژی یەکشەمە بەشدار نابین و زیاد لەوانەیە بڵم لە 2 جار 3 جار ترامپ کە قسەی کردووە باسی لەوە کردووە داوا لە ئێرانەکەین بگەڕێتەوە سەرمێزی دانوستانەکان و ئێمە هەموو کادامادەین لەگەڵی دانیشین و ئەگەر دایژ نەنیشێ ئەوە بابەتەکە بەرەو یعنی بڵێن پرۆسەکە بەرەو خراپتر و تونند و تیژانەتر و لێکەوتەی خراپتری لێبێ بەڵام ئێستا ئێران لای خۆیەوە ئەوەی ڕاگەیاندووە کە بەشدار نابێت و وایە بینم لە ڕابردووشە ئەوەی تقریبان لە دانوستانەکان زۆر جەختی لێ کردوێتەوە لە خولی یەکەم تا پێنجەم بەشداربوونی ئێرانە لە چۆنەڵێ دانوستانەکان بەوەی کە قۆناغ بە قۆناغ گەمارۆکانی سەرە وڵاتە سوک بکرێن بۆیە ئێستا وا ئەبینم بڕیارەوە بێ یان نەبێت تەواو ناچاری بکەن و جامە زەهرەکەی پێ بخۆن یان ئەگەر تۆزێ خۆی بگرێ یان بتوانێت بەرگریە بکە یا بتوانێت و شەڕە بەردەوامی پێبا بەشداری ناکات تا لادانی گەمارۆکە باشە بەس ئەی ڕۆڵی رووسیا و پێوەندێکی تەلەفۆنیە بوو لە بینی پۆتین و پزیشکیان سەر و کۆماری ئێران دەتوانێت هیچ هاوکاری ئێران بن چینیەکان یاخود ناتوانن خۆی هاوکاریەکانی ئێران لەگەڵ چین و لەگەڵ رووسیا هاوکاریەکی سەربازی نییە هاوکاریەکی تقریبان سیاسی توجاریە خۆدرۆنی پێداون پێیان فرۆشن بەڵێ وەکو توجاریە یعنی ئیشێکی توجاری نەوتی داوە بەوان بۆی ئەوەی کە ئێران گەمارۆیە ناتوانن پارەی پێ بدەن لە بەرامبەر کاڵایان پێداوە سیستەمی بەرگریان پێداوە چەکیان پێداوە هەتا هەندێک لە سیارە و بڵین ئۆتۆمۆبیل و ئەمشتانیان پێداوە بوویمەیە لە بەرامبەر و نەوتی لیان کڕیوە کاڵایان پێداوە لە بری ئەوەی کە پارەی بدەنێ بۆیە
ئێران وەک ناوەندێکی اقتصادی لە ئێستەیە بۆ چین و بۆ رووسیا گرنگ بوو چونکە نەوتەکەی پارەی نەیەکرد ئەمان توانی بوویان بە هەرزانتر نەوتەکەی لێوەربگرن وەکاڵەکانی خۆشیان ساغ بکەنەوە لە بازاڕەکانی ئێرانە بەڵام پەیوەندیەکانیان نەگەشتووەتە ئەوەی کە سنووری جوگرافیایی ئێران بەشێک بێ لە سنووری جوگرافیایی سین یا لە سنووری جوگرافیایی رووسیا نەبووە بەوەی هێرشکردن بۆ سەر ئێران هێرشکردن بێ بۆ ئەوان بەڵام لە ڕۆسیاسیەکەیەوە ئێستا کە تقریبان پێم وابێ گەر دەستی پێکرد بێ ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتوەکان لەسەر داخوازی ئێران داوای کرده بوو دابنیشن رووسیا و چین ئەو دوو وڵاتە بوون کە داوایان کرده بوو زۆر بە خێرایی دابنیشن و ئەم کێشەیە چارەسەر بکەن و هەتا لێدوانێکی چین هەبوو کە سنوورێک بۆ پەلامارەکانی ئیسرائیل دابنرێت کە ئیتر نەتوانێت بۆ هەر شوێنێکە بیەوێ بە ئارەزووی خۆی پەل بەهاوێ و سین باسی لەوە ئەکرد کە ڕێگەن نەدرێ ئیسرائیل سنوورە جوگرافیا زەویەکەی فراوان بکە بۆیە وەکو پشتیوانیەکی سیاسی اقتصادی بۆ ئێران هەیەە بەڵام وەکو پشتیوانیەکی سەربازی تا ڕادەیەک بەدوی باش بە کورتیمەکو دو پرسیارش وەکو زانای ئەتۆمیش کرا بۆ ئامانس ئێران لەو وەردە زانای زۆری هەیە بڵین لە زانکۆکانیش ئەو بەشە زۆرە مەسەلەی زانستی ئەتۆمی تارانچی چەند ڕۆژێک لەمەوە پێش بوو مەقابلەیەکی کرباسی لەوە یەکی لەو زانانەی کە یەکێک لەو زانایانەی کە کوژرا و مامۆسای زانکۆی شەید بەهشتیە مەقابلەیەکیانە کرد لە مەقابلاوە لی پرسی وتی تۆ زۆر بە سادەیە چیتە ناو زانکۆ ئەگەر ڕێیت و ئەو شتانە وتی تر من پیر بووم من توانای ئیشم نەماوە من دێم بەس قسەکەم ژمارەیەکی زۆر خوێنکارمان لە شوێنی خۆی خەریکی کارن یعنی ئەگەر پشت بۆ قسەی ئەویش ببەسی باوەڕ ناکەم ئێرانێکی 80 ملیۆنی بە 5-6 یان 12 کەسایەتی زانستی کێشەی زانستی بۆ دروست ببێ بە تایبەتی ئێستا کە ئەو زانستەکەی دۆزیوەتەوە وەگەشتووە پێی و بڕی پێویستی کە ئەوەی گرنگە بۆ بەرەمێنانی چەکێتۆمی بەرهەم هێناوە یعنی عالم بۆ کاتێک گرنگە کە داهێنان کا شتێ بدۆزێتەوە بەڵام کەشتەکە دۆزرایەوە ئیتر خەڵکێکی دیکە ئاسانە فێرکردنی بۆیە پێم وانە ئەو توانە زانستی کە زانکۆی شەید بەهشتی زانکۆی شەریف هەیەتی لە ئێرانە یا بڵێم زانکۆی تاران هەیەتی لە بواری کادیرەوە دەستی کارەوە زانای ئەتۆمیەوە زانای هەر بابەتێکی دیوە باوەڕ ناکەم کەمی هەبێ بەڵام تا چەند ڕێگەیان پێ ئەدرێ کار بکەن و تا چەند گەمارۆکانی سەر ئێران کەم بکرێتەوە. سوپاس دەکەم. کاکتۆر دووخولەکیش بۆ بەڕێزت هەڵوێستی وڵاتانی کەندا و چۆن ئایاوان بڵێن ئەو گرژیان ناوێت دانەوێت سەقامگیری تێک نەچی یاخۆ چۆن هەڵوێستی وڵاتانی کەندا و سعودیە وڵاتانی عەرەبی بە کورتی بێ سوپاس دەکەم. طبعا دەوڵەتە عەرەبیەکان ئیدانەی ئەم هێرشیان کرد بەڵام لەگەڵ ئەوەشە مەترسیەکی گەوریان هەیە کە ئەم شەڕە تەشە نەبکات. حەزەکەم پێشەوەی تعلیقی لەوەش بم کە علاقاتی ئێران و رووسیا هەر ئەوە نییە چۆنەڵێ ئابوووریە نەخێر علاقاتی سەربازیان هەیە و ئیتیفاقی سەربازیان هەیە موشەکی حەچی تیارەکانی بێتیارە درۆنەکان لە ئێران ئەکرێت مەقابلەوە بەڵام وەزارەتی خارجیەی ئێران عەفوەن رووسیا ئەوەی ڕوون کردەوە لە بەیانەکە کە ئەو داواکە کە ئەم شەڕە بوەستێت و ئیدانەیە کات بەڵام ئەڵێ ناتوانین ئێمە هیچ کارێکی سەربازی بکەین و پوتین خۆی لە نزیکەوە چاودێری ئەم کێشەیەکە چونکە هەستە دەخولێک لەوە وەکو خۆی چۆن چۆتە ناو توانیوێتی لە ئۆکرانیا بە ئیسرائیل هەمان شێوەیە کات لەبەر ئەوە ناتوانێت زۆر ئیدانەی بکات بەنسبەت دەوڵەتە عەرەبیەکانەوە خۆ دەزانی زۆر نزیک بوونەتەوە لەگەڵ ئیسرائیلە و عیلاقاتیان هەیە و عیلاقاتیان لەگەڵ هەردوو لا هەیە لەبەر ئەوە ترسەکە زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشە هیوادارن کە ئێران ساحێبی چەکی ئۆتۆنۆمی نەبێت چونکە ئەوە ئەزانن چەند خەتەرە لەسەر هەموو لاکان چونکە ئێران ئەگەر ئەو چەکەی هەبێ هیچ سڵ ناکاتەوە ڕۆژە بە ڕۆژان بە ئیسرائیلیا بکێشێت چونکە لە 79 تاکوون ئیمڕۆ ئەو ئەڵێ من ئیسرائیل نایڵم و ئەمریکا بە شەیتانی بزرگ ئێستا ئەڵێ ئیسرائیلیش شەیتانی بچووکە لەبەر ئەوە ئەمە زۆر دوورن لێکە هەر بۆ ئاگاداری جەنابیشی لە شەڕی عێراق و ئێرانە 7 ساڵ ئیسرائیل پشگیری ئێرانی کرد بە چەک و بە معلوماتی چۆنەڵی سڕی و بە مخابەراتی و بە سەتەلات
ئەیا بە ئێران بەرامبەر قوواتێکە جێشەکەی عێراقی ئەمەش لە نهایەت ناگەشتە ئەوەی کە بەیە کابن چونکە مەسالیحەکانیان گۆڕا دەورەکانیان گۆڕا لە ناوچەکە. سپاس دەکەین دکتۆر سامان شاڵی لە هەولێرەوە هەروە مامۆستا ئەرکان ئەحمەد جاف لە ستۆدیۆ سوپاسان دەکەین. بەڵە بینەرانی بەڕێز دەینەوە خزمەتتان قسەی زیاترمان دەبێت لەسەر ئەو جەنگە و لێکەوتەکانی و بارگژیەکان لەگەڵمان بمێنەوە. جارێکتر دەسڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە ڕووماڵی پەیام بۆ قسەکرد لەسەر جەنگی ئێران و ئیسرائیل و لێکەوتەکانی لەم بەشەی ڕووماڵەکەماندا لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا شەماڵ ئەحمەد مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ هەروە لە هەولێر دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سنتری ئاینتە بۆ لێکۆڵنەوە قسەی زیاتر دەکەین لەبارەی گرژی و ئاڵۆزیەکان زۆر بەخێر بێن. مامۆستا بەخێر بێن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزتان لەسەر ئەو هێرشانی ئیسرائیل و وەڵامی ئێرانیش چییە و ئەو ململانەی کە لە بینی ئێران و ئیسرائیل و ئەمریکا هەیە مێژوویەکی دوور و درێژی هەیە؟ زۆر سپاس بۆ جەنابەت حەکیم شەو باش لە پاش لە بەڕێست و لە بینایی خۆشەویست. ینی ئەمەی کە ئێستا لەم بڵێن لە جوێنە شەوە تاوکو ئێستا ڕوویاوە بەڕاستیەکەی بابەتێکی با بڵێن گۆڕانکاریێکی نەوعی بووە لە شێوازی بەڕێوەبردننی ململانێ لە نێوان ئێران و هاوجژەکانیان لە ناوچەکەیە بە تایبەتی ئیسرائیل با بڵێن زیاتر جخت لەسەرەوە بابەتاکەینەوەوانێ. جەنابدان ئاگادارن کە ینی ئەم شەڕی کە هەیە بەڵێن ئەم جەنگی کە هەیە لە نێوان ئێران و بەرەگی بەرامبەریە مێژووکەی کۆنا گەڕێتەوە بۆ هەشتاویە کەرەو کاتێک کە با بڵێن لە دوای شۆڕشی ئیسلامی لە ئێران کە چوونە سەر سەفارەتی ئەمریکا و دوایەوە با بڵێن مۆزەفەکانی سەفارەتی ئەمریکایان لە تاران بەبارم تەگرت لەو کاتەوەتر ئەم بابەتانە کێشی بەردەوامی بووە و تۆڵی کێشاوە. بەڵام شێوازی بەڕێوەبردننی جەنگەکە لە نیوەشەکانە گۆڕانکاری بەسەر هاتووە. ینی ئەمەشیان مێژووی کۆنی هەیە ئەگەر زیاتر بگەڕنەوە بۆ بابەتە مێژوەکەی ینی نمونەیەکی زۆر زۆر سادە لەسەر چۆنێتی ستراتیژێتی بەڕێوەبردننی شەڕ لە هەن ئیسرائیل لە ناوچەکەیە. لە پێش ساڵی 1948 ئیسرائیل بۆی جێپی خۆی لە فەڵەستینە تۆکمە بکوە خۆی دروستکات ئەبا بڵێن پارۆکی بێکۆ قوت نایە پارچە پارچەیە کرد. ئەوە بۆ وردەوە دەتوانی خۆی بکە بە ئەمریکی واقع لە 1940 بەڵام ئەو بوو کە وڵاتانی عەرەبی قبوڵیان نەکرد و شەڕی 1940 ڕوویە و شکستیان تایە خوارد بەشێکی زۆری فەڵەستینی داگیر کرد. ئەوەی ئاوارە بوو بۆ ئەردون و بۆ لوبنان و بۆ میسر و وڵاتانی تر و ئەوە شیمایەوە کەوتە ژێر زەبر و زەنگی دەوڵەتی ئیسرائیلیەوە. 900 تەمەن ئەمە ئەتاک و شەستەکان میسر لە شەستەکانە لە دوای شڕەشی یۆلیۆ تەبەن جەنابەت ئاگاداریت کە میسر لەو کاتەیە با بڵێن نمایندەی هێزی ناسیۆنالیزمی نەتەوەیی عەرەبیە کرد لە تەواوی وڵاتانی عەرەبیە. پەلی کێشا بوو بۆ عێراق پەلی کێشا بوو بۆ سووریا پەلی کێشا بوو بۆ یەمەن پەلی کێشا بوو کەواتە دەوڵەتێکی بوو خاوەنی هەژموو بوو لە ناوچەکەیە. بەڵام ئیسرائیل توانی بە استراتیژی شەڕێک لە 67 تا بە 6 شەو کە ناودراوە محەممەد حەسەین هەیکەل باسیەکات حەرب ئەیام ستە بە 6 شەو 6 ڕۆژ تەواوی هێزە سەربازەکانی مسری لە ناوبرد و کۆنتۆڵی کرد. ئەمە بەسم لە حقبەی شەڕەکانە لە نێوان ئیسرائیل و لەم ناوچەیە. لە هەفتاکانە عکس بۆ بابەتەکە پێچەوانە بووە. ئەوە بوو لە 73 توانی کە ماسەن سادات توانی سینا جارێکی تر بگێتەوە دەست. لە 73 هەتاوەکو ئەم هێرشی دوامین هێرشی قەسام بۆ 7 ئۆکتۆبر تاکۆ کاتە لە فترێکی سوبات هابووین با بڵێن متبوون بوو هەبوو شەڕ هەبوو ناوبەناو هەبوو بەڵام مت بوو بەم ئەندازەی ئێستا نەبوو. لە 7 ئۆکتۆبر ئیتر شەڕی جارێتە شەڕی بەرەیی کرایەوە بەڵام بە دوو استراتیژی جیاواز. ئەگە جەناب ملاحەزە کرد بێت ئەو استراتیژی کە ئیسرائیل بەرامبەر بە لبنان بەکارهێنا هەمان استراتیژیەک ئێستا بەرامبەر بە ئێران بەکارهێنا. بەس ئەوە نەیتوانی وایە بەرامبەر حوسیەکان بەکاری بێنێ بۆ نمونە زەربەی زۆریان لێ بدە سەرکردەکانیان زوو لە ناو بە بەرامبەر بە حەماس بۆچی توانیەوە بەرامبەر حیزبوڵا بکە بەرامبەر بە ئێرانیش؟ نزیکی جوغرافی ڕۆڵی خۆی هەیە ئێستاش ینی هەرچەندە
ینی با بڵێن نەوەکانی شەشەم و پێنجەم و شەشەمی چەک ئێسا لە ناو جەنگا بەکارێت وەکو حربی سیبریانی یاخود هێرشی ئەلەکترۆنی یاخود درۆنەکان بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە بۆ ئەدی جوغرافی کاریگەری خۆی لەوانەیە بۆ ئەدی جوغرافی دوودی ئیسرائیل منطقەیەوە کاریگەری خۆی حیزبوڵا لەماوەی کەمدا سەرکردەی زۆری لەدەستدا ئێستا دوێنێ شەو ئێران سەرکردەی سەربازی و زانای ئەتۆمی زۆری لەدەستدا بەس ئەگەر بەراورد حەماسکەین سەرکردەی لەدەستداوە بەڵام ئاوا لە کاتێکی نزیکنا پارتیزانی جیاوازە ناو تارانە هەر لە ناو تارانە ئیسماعیل هەنیی اختیار بەڵێ لە ناو تارانە ئیسرائیل ئیسماعیل هەنیی لە ناو تارانە لە باوەشی سیستەمی سیاسی ئێرانە اختیاری کرد استراتیژی کە هەیبوو بەرامبەر حەماس تا ڕادێک تاکۆ نەیتوانین بە تەواوەتی سەرکەوتوی بەس بەراورد زیانی زیاتر لە حیزبوڵڵا پەیوەندی بەچی ئەمە بۆچی پەیوەندی بە شێوازی ئیدارەدانی شەڕەکەەوە هەیە لەلایەن هەردوو تەرەفەوە ینی جەنابەت ئێستا بە تاکید ئەزانی کە ینی حەماس خاوەنی پێگەیەکی جوغرافی پارێزراو نییە بەڵکو ئەو شەڕێکی هیکات حەماس شەڕێکی پارتیزانیە نمونێ بۆ جەنابەت پێشتر لە حکومەتی بەعس لەگەڵ ئێرانە لە شەڕێکی 8 ساڵەیە بوو بەردەوام بەیەکەوە و خاکیان داگیرە کرد بەڵام ئێران نەیەتوانی بەهێزێکەوە بێتە ناو کوردستانەوە بێتە ناو بەغاوە وجودی هەبێ بەڵام پێشمەرگی خۆمان بە شەڕی پارتیزانیە کرد شەوانە کۆنتڕۆلی شارەکان لەدەستی پێشمەرگەیە بوو شەڕی پارتیزانی بۆ دەوڵەت نابێ بەڵام شەڕی بەرەیی ئەو شەڕەیە کە دەوڵەتان بەرامبەر بێتەکەن ئێستا ئەوەی کە ئیسرائیلی کا لەگەڵ ئێرانە شەڕی بەرەییە شەڕی پارتیزانی نییە و ئەوەی کە ئیداری ئەدا لەگەڵ حەماسا شەڕی پارتیزانیە دووشتی زۆر جیاوازن لێتری و تەکتیکی جیاوازیانەوێ ئالیەتی جیاوازیانەوێ سوەستەتی جیاوازیان دێم و خزمەت لەسەر ڕۆڵی هەرێمەتی ئێرانیش قسە دەکەین دوای ئەم بارگرژیانە کاکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێشی بزان بەسەر هێرشەکانی ئیسرائیل وەڵامەکانی ئێران وە کاریگەری لەسەر عێراقیشتی دەبێت ئەمڕۆ بەشێک لە گروپە چەکدارەکان هەڕەشیان کردو بەڵام لە بەرامبەردا بڵێن وتاری بڵێن پەیامی سیستانی هەبوو نەرمە پەیامی سەدر هەبوو نەرمە عێراق هیچی بەردەکەوێت لەم گرژیانە بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان و سڵاو ڕێزمان هەیە بۆ میوانەکەتان و هەروەها بۆ بینەرانی خۆشەویستیش دیارە هەر ئاڵۆزیەک لە ناوچەکە بەڕاستی کاریگەری لەسەر هەموو ناوچەکە ئەبێت وە پەل و پۆی ئەبێت یاخود بڵێن پرشکی ئەو ئاڵۆزیانە بەر ناوچەکانی تریش ئەکەوێ بڵێ ئەو هێرشەی ڕژێمی زایونستی بۆ سەر ئێران کاریگەری بۆ سەر ناوچەکە ئەبێ و بۆ سەر عێراق و بۆ سەر هەرێمی کوردستانی شەبێت و ناوچەکانی تریش بە تەکید ئەگەر ئەم شەڕە بەردەوامی هەبێت و بە تایبەتی بازنەی شەڕەکە فراوان بێ ئەوە ئاڵۆزیەکان هەموو ناوچەکە ئەگرێتەوە و ناسەقامگیری جارێکی دیکە باڵ بەسەر ناوچەکەدا ئەشێشێت ئەوەی بە نسبەت عێراق تا ئێستا وەکو عێراق وەکو دەوڵەت پشتیوانی لە هیچ لایەک نەکردووە نەهاتوەتە ناو هاوشێشەکەەوە تەنها ئەو گروپانن کەەوە ڕایان گەیاندووە کە پشتیوانی لە کۆماری ئیسلامی ئێرانەکەن و دەستیان داوەتە خۆپیشاندان و هەر ئێستا خۆپیشاندان لە بەردەم ناوچەی سەوز لە بەغدا بەردەوامە یانوێ بگەن بە ناوچەی سەوز و باڵۆزخانی ئەمریکا بەڵام وەکو دەوڵەت تا ئێستا نهاتوەتە ناو هاوچێشەکەەوە ئەوی ئەلانی کردووە کە وەکو بڵێن جۆرێک لە بێلایەنی پیشانەدا تا ئەوە ژوێ کە دەوڵەت بێلایەن بێت بێگومان جیاوازە لەوەی کە هەندێک گروپ بچنە ناو مەسەلەکەەوە لەوانەیە عێراق وەکو دەوڵەت نێوێ پەرچێشی ئەو ئاڵۆزیانە بێت و بەشێک نەبێت لەو ئاڵۆزیانێکە هەیە بە تایبەتی لە نێوانی ئیسرائیل و لە نێوانی ئێراندا باشە بەسکاکتۆر پێ دوایە ینی ئەو گروپانە سەرکێشێبەوەی کە عێراق بێتە بەشێک لە ململانەکە چکە ئەو گروپانە خاوەنی چەکدارن واتە داوایان کردبوو گروپێکی و حیزبوڵڵا داوای کردبوو کە حکوومەتی عێراقی ئەمریکا دەربکار لەبەرەوەی کە ئاسمانی عێراق بەکاراتوە وەکو دەوڵەت لەوانەیە ینی نەتوانن تەواو دەوڵەت پەلچێشی ناو ئەو ئاڵۆزیانە بکەن بەڵام کاریگەریشی ئەبێ بێگومان ئەگەر ئەو گروپانە
کاردانەوەیان هەبێ و بە تایبەتی پەلاماری ناوچەی سەوز و باڵۆسخانی ئەمریکا بدەن یاخود هێرش بکەنە سەر ئەو شوێنانەی کە سەربازگەی ئەمریکان و بەرژەوەندیەکانی ئەمریکان بخەنە مەترسیەوە ئەو بێگومان کاردانەوە ئەبێ لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیلەوە و کاتە عێراق بیەوەیان نێوێت تێوە ئەگلێت لە مەسەلەکە بۆیە ئەوەی کە پێویستە لەسەر دەوڵەتی عێراق و ئەهرێمی کوردستانیش بەڕاستی زۆر بەوردی چاودێری ئەو بابەتە بکەن و هەروەها هەوڵ بدەنکەوە وڵات بە دوور بگرن لەو ئاڵۆزیانە چونکە تا ئێستا ئەوەی کە وڵاتان داوای ئەەکەن زۆربەی وڵاتانی ناوچەکەش و وڵاتانی ئەندام لە نەتەوە یەکگرتوەکانیش داوای ئەوەکەن کە ئەو ئاڵۆزیانە کۆتاییان پێبێت و هەردوو لای ئیسرائیل و ئێران کۆتایی بە تەسعید بێنن بەڵکو بگەنە ڕێکەوتن یان لەسەر مێزی گفتوگۆ کێشەکان چارەسەر بکرێت هەرچەند ئەوەی کە هەستی پێکرێ لایەنی ئیسرائیلی گوێ بە هیچ یاسا و عورف و ڕێسایەکی نێودەوڵەتی نادات بەڵکو ئەوێت هەژمونی خۆی بەسەر ناوچەکە بسەپێنێ بە سوود وەرگرتن لەو هەلومەرجەی کە دوای 7 ئۆکتۆبەر هاتوۆتە ئاراوە و بە پشتیوانی ڕەهای ئەمریکا و پشتیوانی بێسنووری ئەمریکا بۆ ئیسرائیل ئەوێ هەژمونی خۆی لەو ناوچەیە بسەپێنێ و بێگومان بەردەوامبوونی ئەو ئاڵۆزیانەش کاریگەری تەنها لەسەر ئێران نابێ کاریگەریەکەی لەسەر وڵاتانی ناوچەکەشە بێ هەر ئەمڕۆ باخسەلی ڕایگەیان کە ئامانجی ئیسرائیل دوای ئێران تورکیاشە بۆیە وڵاتانی ناوچەکەش مەترسیان هەیە بەڕاستی لە پەرەسەندنی ئەو ئاڵۆزیانە و لە گواستنەوەی ناکۆچیەکان بۆ وڵاتانی دیکەی ناوچەکە بۆیە بێ پێویستە ڕێی لێ بژیرەوە ئەنجومەنی ئاسایشی لە بەردەم ئەرک و مەسئولیەتێکی بەرپرسیارەتێکی مێژوویدایە کە ئێران داوای کردوکۆ بێتەوە بڕیاری هەرچەندە هیچ چاوەڕوان ناکرێت بەڕاستی ئەنجومەنی ئاسایش چونکە بەهۆی ڤیتۆکانی ئەمریکاوە هیچ بڕیارێک لە ئەنجومەنی ئاسایش تێناپەڕی بینیمان 14 وڵاتی ئەنجومەنی ئاسایش دەنجیاندا لەم چەند ڕۆژە بۆ وەستاندنی شەڕ لە غەزە بەڵام بەهۆی ڤیتۆی ئەمریکاوە بڕیارەکە پەشی خرا بۆیە گەورەترین ستەم لە ئەنجومەنی ئاسایش بەهۆی ئەو ڤیتۆیە لە میلەتان نەکرێ و لە مافی مرۆڤ بکرێ و لە مافی گەلا نەکرێ بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەت کارتۆر مامۆستا شەماڵ بێمە خزمەت بەڕێز بەرلۆی بچینە ڕۆڵی هەرێمایەتی ئێران چی بەسەردێ دەمێ خوێنەوەی بەڕێزکەم بۆ عێراق دەبێتە بەشێک لەم جەنگە یاخود ئەوەی کە سەدر ئەمڕۆ بینیمان کە ئەو دەبێ و دەنگانە بێدەنگ بکرێن کە دەیانەوێت عێراق بێتە بەشێک لەم شەڕە جۆرێکە لە نیگەرانی لە ئێران کاتی خۆی کە نایەت حکوومەت پێک بێنێ بە تەنیا یاخود پامەکەی سیستانیش ینی شتێکی تێ نەبوو پشتیوانێکی گەورەبێ بۆ ئێران پێشتر بڵێن فتوای جیادی دەرکرده بوو بۆ سەردەمی داعشوانە چی لێ دەخوێنرێتەوە یاخود ئێستا لە ناوخۆی عێراقیش گروپەکان چەند بەرەیەکن بۆ مامەڵەکردن لەگەڵم جەنگی کاتتە ئاراوە ڕاستە تاوان کا حاکیم عێراق خۆتە زانیت با بڵێن باخچەی پشتەوە نا بەڵکو با بڵێن ساتری پێشەوە ئێرانە لە شەڕەکەیە هیچ مەجاالیتیان لێسە کوردی خۆمان قسەی زۆر جوانی هەیە مەسەڵەن لێەوەی لە ئاسنگەوە دانیشتە پرشکی ئاگری هەر بەرەکەوێت ئێمە لەناو ئاگرەکەیان ینی مۆنتەقنیەوە لەناو ئاگریا پرشکی ئاگرە بەر نەکەوێت ئەمە بۆ عێراق و بۆ هەرێمی چەند نمونێ بۆ ناوتیانوان بۆ عێراق و بۆ هەموو ناوچەکە نەک بەستە عێراق بەس عێراق ینی بە حکمیەوەی کە ینی علاقەیەکی تونند و تۆڵی نێوان هێزە سەربازی شیعەکان هەیە لەگەڵ ئێرانە کاکە ئێران لە 79 ئەمانی کە ئێستا لە قیادیان لە عێراقا لە 79 دروستیانەکە ئەوانی کە کێنەوانی کە قیادن لە عێراقا قیادە سەربازەکان ناوەکانم پێ بڵێن هەز ناوەکەم پۆهێنیتەوانێ ئەبینیت ئەمانە باگراوندێکیان هەبووە کە وەختی خۆی لێرانە لە سوپای بەدرابوون و لەگەڵ سوپای ئێرانە درێژی سەمی سڵاحوسێن شەڕیان کردو شت بوون وەختی خۆی قووەت بوون خۆ ئەمانە بە خۆڕای دام نەکراون دروست نەکراون بۆ ئێستا دروستکراون بۆ کاتێکی وا دروستکراون ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان کا حەکیم ئەوەی کە ئێستا لە شەڕەکەی گوزەرێ ینی ئەمە جەبیەوە مایەوە کە ئێران کە عێراق بەم ئاقاری ئێستا سەدە چی لێ دەخوێن تۆ ئەوی سیستانی تا ڕادێک تاریکی خۆماڵیە بەراورد بە حیزب الله گروپەکانی دیکە بەس بای مەشتێک جاکن وڵێتی ینی
ینی جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوان ڕەوتی سونە لەگەڵ ڕەوتی شیعە. ڕەوتی سونە مەرجعیان نییە، ڕەوتی شیعە مەرجعی هەیە، بۆ هەموو فتوایگەگەڕێتەوە بە مەرجعەکەی خۆزای هەموو گروپەکان مەرجعیان جیاوازە، بەوە دەزانن مەرجعیان جیاوازە. سامەسەن وڵاتی فەقیه جیاوازە، عێراق سیستانی جیاوازە، ئاگاداریەوە هەم جیاوازی جیاوازی بینی سیستانی و سەڵدەر لەگەڵ گوتاری گروپە چەکدارەکان ئەمڕۆ لە بەیاننامەکەشدا خۆ زۆر جیاوازە. جاکیە لە ئەوش خۆی بەخۆی سیاسەتی تەقیە نیە کە شیعە پەیڕەویەکە، یەکێک لەو سیاسەتانی کە شیعە پەیڕەویەکە خۆپاراستنە، ئەگەر شتێک ناتوانێت لە قودرەتی پیانەشکی خۆی پارێزێت. یەکێک لەو شتانە ئەوەیە کە ینی مەسەن سیاسەتی جیاواز لەسەر دەسەڵاتیان دوێوەیەکی سە لە ئێران دراوە مەترسی لەسەر دەسەڵاتی شیعە ئەجا خۆی پسەغێرە ئەمەیە. باشە ئایا ئیسرائیل ئەو هێرشێک کە دەسە ئێران هەدەفەکەی ئەوەیە کە سیستەمی سیاسی لێران بگۆڕێت یان هەدەفەکەی تەنبیەکردنی سیستەمی سیاسی کامیانە بەڕێز کامیانە ڕادەی بەدیە بێ گۆڕ هێرشێکی سنووردارە و شەڕێکی بەردەوامە لە خەسەر نام حربا ولكن الحرب خاصة أمريكا ولكن الحرب لا زالت مستمرة. شريك ما دورانو بلام مش هر جنگا كبر دوامه. أما هدفك قرني سيستم سياسي لإيران وناشئ السيستم السياسي لإيران بقرن. حسنا تصورك هي لإسرائيل ك أعماج قرني سيستم سياسي. برام قرني سيستم سياسي لإيران كشيء آسان نية بتأتي لإيران. يعني خاوني حضارته، خاوني قوته، خاوني سلوك فراوانه، خاوني علاقاته. أتولى روسيا تشيلي كي الصين تشيلي كي قينا وازدور بن اكشي لو شتاني تلك كراوه يعني هل وكو نمونيك لسر بابلين خلفياتي امشرها ازاني بيش وين تانيها شربكا هل خوي اساب جنبو ياخذ لا بوتالك كخساك عليك يلا اما بيجو ام شربكين الشرمان باش نلاقي كدوه ايش لو انا هندستان ايش لو انا بريطانيا فرنسا المانيا على ما امشوا انا استشاره ما بيكو دون مجلس امنا و پیاوتوین بەرگریکردن لە خۆتان حەقێکی شەرعی خۆتانە. بۆچی بەگەتین خۆیان چی مەترسی لەسەر ئیسرائیل هەبوو، مەترسی لەسەر ئیسرائیل لەو کاتۆ دەستی پێکرد کە ئێرانی ئەعلانێک وتی ئێمە زیاتر لە ملیارێک وسایقمان دۆزیوە تەوانێت کە بە وردی هەموو منشعاتی نەوەوی ئیسرائیل و هەموو شتێک ئێرانی ئەوانە بێ ئێران خۆی باسی و جوابیەوە باتەوان ئەگەر ڕاز و بێ ئەوە باشە، بس ايه راسي جنوب اون درنجامك مترسيه تو يعني ليك بزاني يتبدل ملكته تقل باب تكابويك يعني ازت بيمكن برقين خدناكي من ما فنان باسرائيل برا ما حقتكيتي اما خالك يعني خالك تي انا اويك يعني تشكك بكارهات ولا بشريه طبعا او بريتواني خوي بكارهنا ولا تواني لوزيتيو لاستخباراتيه لسربازيه يعني ليك لو مش يعني مش أي نتنز وزقاتوميكا طبعا عليه أما شون درس كراو كحكيم ما سمكي بالين أستوري سقفكي هجبو بسوسية متر لعمقي بسوسية متر درس كراو وأستوري سقفكاني هش متر تاكيك جور مشاك هيك بتوانيت أو سمكة ببراتو بستناب تقتواني أويش مشاك هيك يكفركاتون على كده كفروكي بيتوا او بكاراتوا بيتو واتشبح بله كمكان هاتوا امريكا عليهم متيا بجدان بس امريكا هيتي او صاروغا قرصايكي سيانزا بو بازتنا بله درجكي 6 متر ان جاءت وانا صاحبه بري صاحبي بري كان مشتاق هي لبينك يا ما قدارين نجالك بله سپاستكين كالكتور بيوم خدمت بارز سبارد بهرم هەرێم تیو کابەوەی کە پڕشکی بەرنەکەوێت لە سەراسی سەرۆکایەتێک بڵین حکومەت و دام و دەستگا فەرمیەکان لێدوانی سەرۆکایەتی هەرێم بوو ئیدانەکردن هەبوو ئەگەر هەرێم یاخود مەترسی هەیە لە سەری چکە پێشتریش ئێستش گروپانەی گروپی چەکدار پرۆپاگەندەیەوە دەکەن لە هەرێمەوە مەترسی دروست کرابێ چۆن خۆی دوورخاتەوە لەم کێشەیە خۆی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق يعني سياستي دەورەوەی ئەبێ هاوتەری بێ لەگەڵ سیاسەتی دەرەوەی دەوڵەتی عێراق بە شێوەیەکی گشتی ئەگەر بکەوێتە ناو شەڕەوە ئەبێ هەرێمیش بەشێکە بێ لەوە ئەگەر خۆپارێزی بکە و بێوێ وڵات بە دوور بگرێ لە شەڕ و قەیران ئەبێ هەرێمیش پشتیوانی لێ بکە بە شێوەیەکی گشتی لەسەر هەردوو دەوڵەتی
حکوومەتی فیدراالی حکوومەتی هەرێمی کوردستانیشە کە خەڵکەکەیان بە دوور بگرن و هەوڵش بدەن لەگەڵ وڵاتانی دۆست لە نەتەوەیە گرتوەکان وڵاتانی بڕیار بەدەست لە ئەنجومەنی ئاسایش کە ئەم شەڕ و ئاڵۆزیانە پەرە نەسێنێ و زیاتر پەل نەشێشێ بۆ ناوچەکانی تر چونکە بە تەکید ئەگەر درێژە بشێشێ هەرێمی کوردستان و عێراقیش ئەکەوێتە ناو ئەو شەڕ و ئاڵۆزیانە و بینیشمان لە ڕابردوودا پڕیشکی بەرکەوت بۆیە ئەگەری ئەوەی هەیە کە جارێکی دیکە هەرێمی کوردستان پڕیشکی بەرکەوێ کە هیوادارین هەرێمی کوردستان و عێراق بە دوور بن لەم پرشکی ئەم شەڕ و ئاڵۆزیانە و حکوومەتی سەرکەوت و حکوومەتی حەکیمیش سەرکردەی حەکیم و دڵسۆز ئەوەی لە قەیرانەکانە بتوانێت وڵاتەکەی خۆی میلەتەکەی خۆی دوور خاتەوە لە قەیرانەکان و بە لێدوانی نابەرپرسانە بۆ ڕەفتار و هەڵسوکەوتی نابەرپرسانە ئاڵۆزیەکان نهێنێتە ناو وڵاتی خۆی چونکە هێشتا ئەمە نەبووتە شەڕێکی هەمەلایەنە بەڵکو تەنها کار و کاردانەوەیە لێدان و وەڵامدانەوەیە لە بینی ئیسرائیل و لە نێوانی ئێراندا. باشە بەس کاکتۆر ئەوەی کە دەبینی خوێنەوەی جیاواسی هەندێکیان پێیان وایە ئەم شەڕە لە بەرژەوەندی کورد بێ لە بەرژەوەندی هەرێم بێ کورد بەگشتی هەندێکیان پێیان زیان دەکات خوێنەوەی بەڕێزت چییە؟ کورد لەو نێوەندەدا قازان دەکات زیان دەکات بەکام باردا؟ بەڕای من بە خۆ دوورگرتن لە شەڕەکە زیاتر قازانجەکە چونکە هێشتا دیار نییە ئاسۆی ئەم ڕووداوانە بەرەو کوێ ڕوە دەرەنجامەکان دیار نییە بەڕاستی و کەس ناتوانانی پێشببینی تەواو بکە بۆ ئەو ڕووداوانە کە لە ناوچەکەی ڕوەدەن چونکە لە بناغەدا ئەم شەڕە لەسەر هەژمونگەرایی لەسەر پاوانخوازی لەسەر دەسەڵاتی ڕەها یاخود بڵێن بە دەربڕینێکی دیکە شەڕە لەسەر سەرکردایەتیکردنی جیهان چێ سەرکردایەتی جیهانەکەش چێ سەرکردایەتی ئەم ناوچەیەەکە ئەمریکا لەگەڵیشیدا ئیسرائیل کە پشتیوانیەشی ڕەهایی لێکات ئەیانەوێت تاکجەمسەر بن و سەرکردایەتی جیهان بکەن و ترەمپیش ئەو خواستەی هەیە کە خۆی سەرکردایەتی ئەو هەژمونگەراییە بکە و بدای منیش ئەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو ناوچەی ئێمە یعنی وەکو بڵێ شانۆیەک بووە بۆ شەڕ و ئاڵۆزیەکان بۆ ململانەکان بۆیە ئەوێت ئەو باڵا دەستەی خۆی و ئەو هەژمونگەرایەی خۆی لەو ناوچەیە تاقی بکاتەوە و بیستەلمێنێت کە ئەوان سەرکردایەتی جیهان ئەەکەن نەک جەمسەری تر وەکو رووسیا و چین و ئەو وڵاتانش کە لە ناوچەکە خەریکە پێبگەن وەکو تورکیا و وەکو ئێران و وڵاتانی تر بۆیە بە هەموو شێوەیەک هەوڵە دەنکەوە ئەو ئاڵۆزیانە ئەو ملانەیانە لە بەرژەوەندی خۆیان یەکلا بکەنەوە بۆیە هەرێمی کوردستان حەڵقەیەکی لاوازە لەو نێوانەدا نابێ خۆی بخاتە ناو ململانەکانەوە بەڕاستی ئەبێ حەشیمانە مامەڵە بکەن و سەرکردایەتی کورد بەداخەوە کە ئێستا بینین دابەش بووە پەرتەوازەیە یەک بڕیار نییە ئەمە لە بینی هەولێر و سلێمانی یەک بڕیاری سیاسیمان نییە لە بینی ئێرە و بەغدا یەک بڕیاری سیاسیمان نییە چۆن نەتوانین بچینە ناو ململانەیەکی وا گەورەوە کە دەرەنجامەکەی دیار نییە ئاسۆکەمان لێ ڕوون نییە. باشە بەس کاکتۆر پێویست ئێسێمە کێشی دواکەوتنی موچشمانە بوو ئەم جەنگە هیچ کارگەرێکی دەبێت بە باری سلبی بێ ئیجابی بێ لەسەر مەسەلەی موچە و پەیوەندی هەرێم و بەغداد بێگومان ئەوانش بەشێکن لەو خاڵانەی کە ئەگەر هەرێمی کوردستان هاوڕا بێ لەگەڵ حکوومەتی فیدراالی لەگەڵ بەغدا بێگومان ئەمە بە شێوەیەکی ئیجابی ئەشکێتەوە بەسەریە ئەگەر مخالیف بێت خۆی بە تەنها بڕیاری تاگلایە نەبدا بێگومان لەوانەیە کاریگەری سلبی هەبێت لەسەر دواڕۆژی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا چونکە عێراق تا ئێستا وەکو دەوڵەت خۆی دوو بە دوور گرتووە خۆمان نەزانین لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر عێراق وەکو دەوڵەت هەوڵی داوە خۆی بە دوور بگرێت لە ململانەکان و لەو کاتەشەوە کە دۆڵان ترەمپ دەسەڵاتی گرتوتە دەست لە خولی دووەمی سەرۆکایەتی ئەمریکادا هەوڵی داوەکەوە دەستی ئیسرائیل
نەگاتە عێراق لی نەدات عێراق بە دوور بگرێت لەو ململانە بە حکومیەوەی کە دەوڵەت وەک عێراق وەکو دەوڵەت هەوڵی داوە خۆی لەو ململانیان بە دوور بگرێت و ئاراستەیەشی تر وەربگرێت بۆیە هەرێمی کوردستان بەڕای من لەم دۆخەدا لە بەرژەوەندیەتی هاوڕای دەوڵەتی فیدراڵی بێ حکوومەتی فیدراڵی عێراق بێت و نەچێتە ناو ململانەیانەوە هەوڵیش ئەوەش بدات کە وەکو ئەوەی کە لە بەیاننامەکەی سەرۆکایەتی هەرێم هاتووە کە داوای ئەوە دادان بە خۆداگرتن و داوای گفتوگۆ و داوای چارەسەرکردنی شێشەکان ئەکا نەک ئاڵۆزکردنی دۆخەکان چونکە لە بەرژەوەندی ئەو ناوچەیە و گەلانی ئەم ناوچەیە نییە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا شەماڵ دێمەوە خزمەت بەڕێزت لەسەر هەرێم چی بکات پێت وایە لەم بارگرژیانەدا چونکە پێشتریش کاتێک هێرش کراوە سەر بنکەکانی ئەمریکا بنکەی ئەمریکا لێرەیە کێشە بۆ ئاسایش و ئەمنیەتی هەرێم دروست بوو لەبەردەم چی داین ئەم جارە؟ وڵی جاخۆ معلومە پێشیش دکتۆری هەر باسی کرد منیش ئاماژەم بەوەیە کە یعنی ئێمە لە بەرامبەر ئاگرەکەیان ینی ماوە نەمانەوێت هەر وەکوشمانە پشتیمان بەرەکەوێت بەڵام مەرج ئەوەیە کە ئینسان خۆی پارێزیانی بە تایبەتی لەم بارودۆخی کێسا لە ناوچەکە پارێزیەکە بەچی دەکرێت ئێمە لە هەرێمی کوردستانە بەڕاستیەکەی هیچ بژاردێکمان نیە تەنها ئەوە نەبێت کە نەبینە بەشێک لەو ململانەیە بژاردێکمان بەس ئەوەندەیە هیچ ترمان نییە کە پێمان ناکرێت چیمان هەیە ئێمە نەئەتوانین سنوور بپارێزین نە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ئەنسۆرێکی با بڵێن ڕسمی سیاسەتی نێودەوڵەتین و بەڕاستیەکەی بمانەوە نەمانەوێت تابعی دەوڵەتێکین کە عێراقە ئیتر ئەمە هیچ مەجالێکی تیانێ بەڵام ئەزانیت ئەم جەنگی کە ئێستا هەیە لەم ناوچەیە خۆ ئەمە یەکەم جار نییە ینی وەختی خۆی ڕەزاشا ویستی هین دروستکات مەفاعلێکی نەوەی دروستکات لە ناوچەکەیە بەڵێ سەدەمی شایە ئەوە بوو وینیان کرد ئاوتیان کرد ڕەزاشیان ئاوت کرد عێراق لە 1970 مەفاعلی دروست کرد ئیسرائیل لێیە باشە پرسیار لە خۆیان بۆ نەکەین ئێمە پاکستان دەوڵەتێکی ئیسلامی نییە ئەوە بشی هیچ مشکلێکی هەیە بۆی کە ئێران نابێ خاوەنێکی ئەتۆمی بێت سەبەکە چییە؟ سیارێکی ئەساسی ئەمەیە بۆچی شەڕەکە لەسەر ئەم بابەتە دروست ئەبێ پێ دوای شەڕەکە لەسەر ئەتۆمیترە لەسەر پەیوەندی بە ئاخر خۆ ئەتۆمەکە تێگەیشت مەسەلەکە چییە؟ بەڵام هیچ نەبێت با بڵێن پاساودان بە شەڕەکە ئەتۆمەکەیە بۆچی؟ کامەن لەم ناوچەیە سەیریکە جەنابەت ئەگەر ملاحەزە کردی بێت لە بەرامبەر بە پاکستان سین هەیە و هەندستان هەیە هەردووکیان وڵاتی ئەتۆمی و هاوسەنگێکی هەست دروست بوو لە ناوچەکەیە باش بەڵام لێرە لەم مانتیقەیە شتێک نابێ هەبێ بە ناوی هاوسەنگی هێز بە تایبەتی بەرامبەر بە ئیسرائیل ئەمە زۆر مهمەکە ینی بزانین بۆچی نابێت کە شتێک هەبێت کە هاوسەنگ بێت بەرامبەر بە ئیسرائیل شتێکی ئەتۆمی هەبێت لەمە خاتی دوو سەبەب یەک سبب یەکەم ئەوەیەکە یعنی جنابتان ئەزانن من ئێران وڵاتێکە مووقعی جغرافی ئێران مووقعێکی زۆر استراتیژیە یعنی ڕوبەرێکی زۆر فراوانی لەسەر خلیجی فارسە کە خوانیان خلیجی فای خلیج عەرەبیە بەشێکتریشی لەسەرەوە لەسەر دەریای قەزوینە کە ئەمە ئەی دوو مووقعی زۆر استراتیژی داگیر کردووە کە ڕێڕەوی تجارەتی نەدەوڵەتیە ئەمە لە ڕووی تجارەتەوە پاشان لە ڕووی باڵێن بازاری وزەوە یاخۆ لە ڕووی سەرچاوەکانی وزەوە کە نەوت و گازە ئەتوانین بڵێن کە زیاتر لەسەر چواری باڵێن بەرهەمی نەوت و گازی هەموو جیهان لەم مۆنتیقەیە بەرهەمەهێنرێت بوون بە خاوەنی چەکی ئەتۆمی واتە بوون بە خاوەنی توانای کاریگەریکردن لەسەر سیاسەتی وزە لە ناوچەکەیەوە ئەمەش قابلی قبوڵکردن نییە باش ئەی ڕۆڵی هەرێمەتی ئێران ئێستا چی بەسەر دوای ڕۆژنەوەڵاوەکانی 7 ئۆکتۆبەر ڕژێمی سووریا بڵێن ڕوخە ئێستا ڕژێمێکی سیستەمێکی نوێ لە سووریا هاتوتە ئاراوە ئێستا حیزبوڵا لاواز بووە ڕاست حوسیەکان ئێستا کاریگەری زۆریان هەیە لەسەر دەریای بڵێن سوور و بڵێن ڕێڕەوە بازرگانیەکان ڕۆڵی هەرێمەتی ئێران چی بەسەر دوای ئەو لێدانانش کە ڕوبەڕووی بووەتەوە ئەو جەنگێکی ئێستا زانی ینی گومان لەوەیان نییە کە ئێران بۆ پڕیتوانای خۆیەوە هەوڵێات کە هیچ نەبێت
سنووری کاریگەریەکانی خۆی لە ئاستێکی دیاریکراوە بێڵەتەوانی و هەر ئەوە شیانەوە بەڕاستێکی ینی پێشتر پرسیارەوەم کرد کە ئایا هەدەفەکە ئەوەیە سیستەمی سیاسی لێران بگۆڕ یاخودنا هەدەفەکە گۆڕینی سیستەمی سیاسی نە لە ئێرانە بەڵکو هەدەفەکە بریتە لە کۆنتڕۆڵکردنی هەژبوونی سیستەمی سیاسی ئێران لە ناوچەکەیە و هەر ئەوەش مەبەستەکەیە هیچ شتێکی تر نییە بەو جەنگە ئێستا ئێران ڕۆ هەرێمیەتەکەی ترامپ هێنمەوە بۆ بەڵگرەسە قسەی خۆم بەڵێ ترامپ 2 ڕۆژ پێش ئێستا ئەڵێ ئێران نابێ ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و بڕیار لای وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بڕیار قودسیەتی هەیە تەنفیزی ئەکەن بیل کلینتن چۆ مەجلیسی شیوخەوە چۆ کۆنگریسی ئەمریکاوە کە مەجلیسی شیوخ و مەجلیسی نواب بوو بڕیارێکیان دەرکرد بۆ ڕووخاندنی سەدام حوسێن پێش 2003 باش نەوەتەکان 96 یان 97 بوو بزەبناتە خەیاڵ تەنفیزیان نەکرد تا 2003 بەڵام تەنفیزیان کرد مانای وایە کە ئەڵێ ئێران نابێ خاوەنی چەکی ئەتۆمی بێت تەنفیزیەکەنی تر باجەکەی هەرچی بێ ئەوان ئەیەن ینی قبوڵیانە بەڵام فیسەبیلی چی فیسەبیلی ئەوەی کە بڕارەکەی خۆیان بچێتە بواری جێبەجێکردنەوەوانێ بۆچی چونکە نایانی هاوسەنگی هێز لەم ناوچەیە تێک بچێت کە لە قازانجی خۆیانە ەوە خاونی تۆ چەکی ئەتۆمی خۆ بەکارێنان نییە چەکی ئەتۆمی بۆ ئەوەیە کە خەڵکی پێ بترسێنی بۆی چەکی ئەتۆمی هەیە پاکستان لە خەڵەکە لەگەڵ هەندستان ناوتی لە دوای کۆبوونەوەکەی لەگەڵ هەر لە ناو کۆبوونەوەکە لەگەڵ ترامپە ئەو سەرۆکی پاکستان ئەڵێ ئێمە چەکی ئەتۆمیمان هەیە و ئەشتوانین بەکاریبێنین خۆمە بە 9 ساڵ لە ئێمە بەکاری ناهێنین بەڵام بەزاتوانین بەکاریبێنین ئێستا ئەم جەنگە ڕۆڵی هەرێمەتی ئێران لە ناودەبە بەرنامە ئەتۆمی ناودەبە چۆنە لاوازیەکە لاوازەکە و لاوازەکەشی تبێت کە دەرکەوتووە هەلو کاتێک کە پەیجەرەکانی حزب الله تەقیەوە بە ئەندامەکانی حزب الله هەلو کاتەوە دەوە تەقەڵوسی کرد ئەم ڕۆڵە بەڵام مانای وان نییە کە ڕۆڵی نییە ئێران خاوەنی حەزەڵەتە باشە ئێران خاوەنی توانایەکی مادیە خاوەنی توانایەکی مرۆییە باشە و ئێران خاوەنی هێزێکی عقایدیە ئەمە زۆر مهمە ئەی ڕۆڵی حوسەکان چییە ئێستا لەو بارودۆخەکان پشتگیری ناکەن عنصرێکن بۆی کە هەژمونی لە ناوچەکی ئازیەکەن ئەو هیلالە شیعەتەن ها بەز بشووی ماوەسمەوە ئێستا ئەگەر جەنگەکە بەرفرام بێ کێشە بۆ ڕێڕەوی بازرگانی لە دەریای سوود بۆ مەسەلەی نەوت لە دەریای سوود لە گەری هورموز کە ئێران تێدا باڵچە دروست دەبێت باوەڕ ناکەم بۆ ئەندازەیە بێ بچێتەوە ئەندازەیە وڵاتانی عەرەبیش خۆداگادار ترسێکیانەیە ئەوان ئێستاوە بەرهێنانێکی زۆریان کردووە ئەگەر ئەو جەنگە بەردەوام بێ کاریگەری لەسەر وەبەرهێنان لە سعودیە کێڵێ ئەوە بەرهێنانی کە وڵاتانی عەرەبی کردویانە لە ئەمریکایە کرێی ئەم شەڕەنێک ئێستا پێوینیان بێکەوە نابێ ینی بۆ نابێت تۆ ینی هیچ کاسێک لەو دوو وڵاتە باوەڕ ڕاکەم ئەمریکاوە وڵاتێکی زەعیفەکە هەر لە خۆی ساڵق بابە هەدیە بابە ئێستا بڵێ بێت تەقینەگە پارێکەوە نەگرت بێ کێڵێ ئەو پارەی ئەوە نییە توزانین ئێمە نازانین لە پشتەوەی قوپەردەوە چی ڕۆیە سپاس دەکەین کاکتۆر بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە جەنگەکە ئایندەی جەنگەکە لێکەوتەکانی پێویست تا کوێ دەڕۆن جەنگی هەرێمەتی لە دروست دەبێت سا گروپە چەکدارەکان لە عێراق بڵێن هێرش بۆ سەربنکەکانی ئەمریکا حوسەکان بە هەمان شێوە حیزب الله بڵێن ڕاستە لاوەسکە یاخود بڵێن جەنگ ڕووداتەوە چۆن دەیبینی بەڕێز واللهی ئەڵبەتە ئەوەی یەمەن هەر بەردەوامی هەبووە ئەوەی سەر بەسەر کاردانەوەکانی حوسیەکان بەرامبەر بە ئیسرائیل بەردەوامی هەبووە لە ماوەی ڕابردوودا هەرچەند ئیسرائیل ئەوەی لە ئێرانەوە زانیوە بەڵام ئێران خۆی ڕایگەیاندووە کە هێرشەکانی حوسیەکان پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام بەشێکی ئەو پەلاماردانەی ئیسرائیل لەوانەیە هۆکارەکەی ئەوەش بێ کە ئەو پەلاماردانەی حوسیەکان لە ئێرانی ئەزانێ و ئێرانیشی بەوە تۆمەتبار کردووە کەوا لە پشت دانانی کارگەی دروستکردنی درۆنە لەلایەن حیزب اللهەوە لە لوبنان و هەر بەبەردەوامیش ئەمریکا و ئیسرائیل تۆمەتباری ئەکەن بۆی کە پشتیوانی گروپەکان ئەکا لە عێراق و لە یەمەن و لە لوبنان ئەوانە بە تەئکید کاریگەری خۆی هەیە بەڵام ئەوەی کە لێرەدا کاریگەری ڕاستە و خۆی هەبوو مەسەلەی چەکی ئەتۆمی بوو هەرچەندە ئەمریکا و
ئێران لە گفتوگۆدا بوون دانوستانەکان و بڕیار بوو گەڕێکی دیکەی دانوستانەکان لە ڕۆژی یەکشەممەی داهاتوو بەڕێوە بچن بەڵام ئیسرائیل چاوەڕێی ئەوە نەکرد کە ئەو گەڕی دانیشتەکانیش بەڕێوە بچێ کە ئایا ئەمریکا و ئێران ئەگەن بە نەتیجە یان بە نەتیجە ئەو گورزی خۆی پێشوەختە وەشاند کە ئەمەش دۆخەکەی ئاڵۆستر کرد وای کرد کە ئێران بکشێتەوە لەو دانوستان و گفتوگویانە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم ئەو گروپانە چاوەڕێی فەرمانی ئێرانە کە نەوانەی کە وەلایان بۆ ئێران هەیە ئەڵبەتە کە فەرمانیان پێ بکە کاردانەوەی تریان هەبێت ئەوە بێگومان کاردانەوە لە خوایان نیشانەدەن بەڵام ئەگەر ئێران بێوێت ئەوان تێوە نەگلێنێەوە چوە لە تازە ئێستا شەڕەکە کەوتۆتە ناو خۆی ئێرانەوە ئێران خۆی ڕاستە و خۆ وەڵامی خۆی ئەبێت هەروەکو بینیمان ئەم شەو کە وەڵامی بووە و ئەو موشەکانی ئاراستەی تەل ئەبیب کردووە جا ئەگەر ئەو زەبرەی کە ئێران لە تەل ئەبیبی وەشاندووە لە ئیسرائیلی وەشاندووە کاریگەری خۆی هەبێت من قەناعەتم وایە کە ئەمە کاریگەری ئەبێ لەسەرەوەی کە ئیسرائیل ئەویش تۆزێک پاشەکشێ بکە لەو وەشاندنە لە ئێران و هەوڵی هێورکردنەوەی دۆخەکە بدا بەڵام ئەگەر ئەو موشەکانە کاریگەریشی ئەو تویان نەبوو بێت و زیانی گەورەی نەگەیان بێ بە ئیسرائیل ئەوە ئیسرائیل ناوە ناوە بەردەوامە بێ لە لێدانی ئێران بۆ لاوازکردنی ئەڵبەتە چونکە لە ئێستادا منەوە پێم وایە کە بەرنامەی ڕوخاندنی نظامی ئێرانی نییە بەڵکو هەوڵی لاوازکردنیە دەن هەوڵی ئەوە دەن کە سازش بکە بۆ ڕازیبوون بەو مەرجانەی کە ئەمریکا و ئیسرائیل پێشکەشیان کردووە تایبەت بە بەرنامەی چەکی ئەتۆمی و بەرنامەی موشەکە بالیستەکانی ئێران باش کاکتۆر بە کورتی وەکو دوا پرسیاری ئەوەی کە تایبەتە بە غەزە بەرفراونی جەنگە کردنەوە بەرەی دیکە لەگەڵ ئیسرائیل ئێران و ئیسرائیل بڵێن لە وڵاتانی تر لە بەرژەوەندی غەزەیە یاخود چی بەسەر دێت پەیوەندیان بەیەکەوە هەیە جەنگی غەزە بەردەوامە و بەردەوامیشی ئەبێت تا ئەو کاتەی کە لایەک بەلایەکەکەوێت چونکە ئەوەی دیارەکە مقاومەی فەلەستینی بزوتنەوەی حەماس و هێزە بەرگریکارەکانی تر ئامادەنین بەو مەرجانەی ئیسرائیل و ئەمریکا ڕازی بن کە دائیمان پێشکەشیەکەن لە چ لە ڕێی ویتکۆفەوە بێ نوێنەری سەرۆکی ئەمریکا چ لەو دانوستانانەی تر کە لە ڕێی ناوبژوانەکانەوە قەتەر و میستر پێشکەشیان کردووە چونکە مەرجی مقاومە ئەوەیە کە کۆتایی بە شەڕەکە بهێنرێ و هاوکاریەکان بە ئاسانی بگەن بە کەرتی غەزە و هێزی ئیسرائیلی بکشێتەوە بەڵام تا ئێستا ئیسرائیل ئەوانەی قبول نەبووە تا ئەوانە نەگەن بە حەلێکی مامناوەند بێگومان شەڕەکە بەردەوامیە بێت چونکە ئەمە لەوانەیە مەلەفەکە جیابێتە تا حدێک لە مەسەلەی ئێران ئەتوانن ئەوەی ئێران بگەن بە نەتیجەیەک پێکەوە جارێککە بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ بە تایبەتی ئەوەی کە لە نێوان ئەمریکا و لە نێوانی ئێران نبوو بۆ تەواوکردنی گفتوگۆکان هەرچەند لە ئێستادا ئێران ڕایگەیاندووە کە کشاوەتەوە بەڵام پێم وایە لە کۆتاییە هەردێنەوە سەر ئەوەی کە گفتوگۆ بکەن بە گفتوگۆ شێشەکان چارەسەر بکەن بەڵێ سوپاس دەکەین مامۆستا شەماڵ وەکو دوا پرسیارشم بۆ بەڕێزت ئێران و ئەمریکاسنەوە سەرمێزی دانوستان یاخچکە سێرە ئێران لە بەشداری ناکە یاخود ئەگەری بەرفراوانی جەنگێکی بۆ ناوچەی بەرفراوان هەیە یاخود لەو دەمێنێتۆرە بڵێن لە پێکدارانێکی سنوودار مانگێک 15 ڕۆژێک بێت خۆ شەڕ بەردەوامی سیاسەتە بەس بە شێوەتە دوتیژەکەی ینی هەمان شتە شەڕیش خۆی بۆ خۆی دانوستان بەرامەیەنێ چونکە لە نەتیجەیە بێ ئەمدولا نەبگەنە ئەو قەناعەتی کە لەسەر گۆمێزی گفتوگۆ دانیشن و کێشەکان هیچ نەبێگە چارەسەریشی نەکەن تەجیریکەن بینە دەستکات من بڕوام وایە کە بەڕاستەکەی شەڕ و بۆنی خوێن و بارود دوو بۆنی بغزێنراون ینی بریا لە بریاتی لە جیاتی ئەم باسی کە ئێستا هەیە باسی شەڕ نەبووە باسی ئەگەری پەیفرانبوونی جەنگ هەیە بۆ دمانکردنی بنکەکانی ئەمریکا بێ قاعدەکانی لە وڵاتانی عەرەبی لە عێراق لە شوێنی هەموو ئەگەریە کراوەیە بەڵام تەسەوەر ناکەم کاتەوە ئەندازەی کە لە کۆنتۆل دەرچێ چونکە دەرچوونی ئەم دەرچوونی شەڕەکە لە سنووری دیاریکراوی خۆی
زیانی زۆر گەورە بەدوای خۆیان هێنێت هیوادارم وانە بێت. سپاس دەکەین مامۆستا شەماڵ ئەحمەد کە لە ستۆدیۆ لەگەڵمان بهێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی لە هەولێرەوە سوپاسیان بەدەبوونتان دەکەین. سوپاس بە بینەرانی بەڕێز، سوپاس بە هاوکارانم، خواتان لەگەڵ.